کورتە ڕۆمانی کەمانچە ڕەشەکە. نووسینی ماکسێنس فێرمین، وەرگێڕانی ئازاد بەرزنجی، ڕیکۆرد و پێچوونەوە ڕاژان عەزیز، خوێندنەوە و میکس و مایسترین ڕێبین ساماڵ. کەمانچە ڕەشەکە. کەمانچە ڕەشەکە. یۆهانس کارلسکی کەمانچەژەنێک بوو بگرە لەوەش زیاتر. یۆهانس بلیمەتێکی بێهاوتا بوو. سەوداسەری نووسینی ئۆپێرایەک بوو کە جوانترین ئۆپێرای گشت سەردەمەکان بێت. یۆهانس لە ساڵی 1795دا لە پاریس پایتەختی فەڕەنسادا دەژیا. ئەو دەما تەمەنی 31 ساڵ بوو. لە ترۆپکی توانای هونەری خۆیدا بوو. هێشتا 31 ساڵی تریشی لەبەردەمدا مابوو. ئەو خاوەن سەلیقەیەکی خۆڕسک بوو، هەر پارچە ئاوازێکی بیستایە دەیژەنی. ئەو بەڕادەیەک دەرەقەتی قورسترین سەمفۆنیاکان دەهات کە گوێگرەکانی خۆی دەخستە جۆش و خرۆشەوە. تەنانەت ئەوانەش کە لە توانایاندا نەبوو پێی با وردەکاریە جوانەکانی کارەکی برن. خۆشەویستی یۆهانس بۆ کەمانچە لە عەشقێکی شێتانە دەچوو. ئەو تەواوی کاتەکانی بێداری خۆی هەر لە سپێدەوە تا ئێوارە بۆ هونەرەکەی تەرخان دەکرد. هەندێک جار بەڕادەیەک سەرمەستی کارەکەی دەبوو کە سەر تا سەری ئەو ڕۆژە بە چاوی نوقاوەوە دادەنیشت و لە نێو خۆی و ئاوازی مۆسیقادا نوقم دەبوو. یۆهانس هێشتا تەمەنی 5 ساڵان بوو کە عیشقی بۆ کەمانچە تیا ڕسکە. بەیانیکی هاوین لە باخەکانی تۆیلێری کەمانچەژەنێکی قەرەج بڕێک شادمانی پێبەخشی و بۆ هەمیشە ژیانی ئەوی گۆڕی. یۆهانس لە نزیک کانیەکەوە سەرگەرمی یاری بوو کە لە پڕێکدا کابرایەکی موڕەش و ڕیشن لە لاڕێیەکەوە پەیدا بوو. وەستا و پاشان لەسەر زەویەکە هەڵکورما و کەمانچەکەی لە جانتاکەی دەرهێنا. کابرای قەرەج هێندە باڵابەرز بوو کە کەمانچەکە لە نێو دەستەکانیدا لە یاریشی منداڵانە دەچوو. سەر و سیمای نامۆی بووە هۆی ئەوەی خەڵکانێک دەوری بدەن. هەڵبەت یۆهانزیش یەکێک بوو لەوانە. کەمانچەژەنەکە سەرەتا بە پێکانی ڕیتمێکی وەرگرت و پاشان ئاوازێکی هێندە دڵڕفێنی ژەنی کە مناڵەکە دەمی داچەقاند و بە حەپەساویەوە چاوی تێبڕی. یۆهانس دەتگوت سیحری لێکراوە لەبەرەوەی هەرگیز ئاوازێکی لەو جۆرەی نەبیست بوو. قەرەجەکە کەمانچەژەنێکی کارامە نەبوو. لە ڕاستیدا بە تەنها لە ڕێی بیستنەوە فێری مۆسیقا بوو، بەڵام نەغمەکانی هەڵقوڵاوی دڵی بوون و ئاوازەکەی بە جۆش بوو. دەربڕی خەم و شادی تەواوی قەرەجەکانی دنیا بوو. یۆهانزیش بەشداری هەموو ئەم هەست و سۆزانی دەکرد، لەبەرەوەی ئەو هەر لە زووەوە توانی بووی لە قۆڵایی بوونی خۆیدا گوێی لە ئاوازی کەمانچە ببێت.
قەرەجەکە هەرزوو بۆی دەرکەوت کە نزیکایەتیەک لە نێوان ئەو و یۆهانسدا هەیە، بۆیە چاوی بڕیە چاوی منداڵەکە و ئاوازێکی پۆڵکایی بە زمجێڕانی جوان و لە هەمان کاتدا زۆر نامۆی ژەنی کە کەس لی تێنەدەگەیشت. بەڵام بەلای یۆهانزەوە ئەم ئاوازە لە درکاندنی نهێنیەک دەچوو. بۆ یەکەم جار بوو کەسێک بە زمانێکی دڵنشینەوە لەگەڵیا بدوێت، ئەو زمانەی کە بووە پردی پەیوەندی بەردەوامی ئەو لەگەڵ دونیادا. لە کاتی گوێگرتنیدا یۆهانز وردە وردە تێگەیشت کە کەمانچەژەنە قەرەجەکە لە ڕێی مۆسیقاوە دەیەوێت سەرگوزشتەی ژیانی خۆی بگێڕێتەوە، هەر بۆیە چاوەکانی نوقاند و پێی نایە نێو دنیای خەیاڵەوە. کوێرەڕێیەکی کۆنی بینی کە بە خاکی بۆهیمادا تێدەپەڕی و هەروەها چاوی بە کۆمەڵێک دارکاش دەکەوت کە بەفر پۆشی بوونی. هەستی بە ئاوارەبوونێکی بەردەوام کرد لە گوندێکەوە بۆ گوندێکی دی و تامی سەرما و برسێتی و تەنیایی چەشت. وێ ڕایگەشت دەمانەش لەبەر ڕووناکی ئاگردا کۆمەڵێک ڕوخساری سوورەوە بوو لەرزی ببینی، هەروەها کۆمەڵێک جەستە کە سەمایان دەکرد. لەبەرەوەی لەو نێوەدا سەرباری تەواوی ئەو ڕەنج و ئازارە جۆرێک شادوانی و ناوبەناویش عیشقێک هەبوو. قەرەجەکە دوایەوەی لە ژەنینی ئاوازەکە بووە جامێکی کانزایی بچووکی گێڕا کە بە فڕێدانی هەر دراوێک بۆ ناوی زڕنگەیەکی لێبەرز دەبەوە. کاتێک گەیشتە لای یۆهانز نوشتایەوە و دەستی نەوازشی بەسەری داهێنا و پێیوت: تۆش ئەی هاوڕێم، بەنیگای چاوەکانت زۆر لەوە زیاترت داومەتێ کە تا ئێستا وەرم گرتووە. پاشان سەرەتا چۆن بەپەلە هاتبوو ئاواش بەپەلە گەڕایەوە. هەر لەو ڕۆژەوە یۆهانس پێی بە بەهرەی خۆی برد لە مۆسیقادا و 2 ساڵ دوای ئەوە فێری ژەنینی کەمانچە بوو. لە ڕاستیدا یۆهانس مۆسیقایەکی تایبەتی نەبوو، گەرچی چەند پەروەردکارێک ئەویان فێری بنەماکانی ژەنین کردبوو، بەڵام زۆری نەخایاند کە خۆی دەستی بە ژەنین کرد، هەڵبەتە و تەنها بە مەبەستی چێژوەرگرتن لە خودی ژەنین مۆسیقای دەژەنی. دیار بوو کە ئەم مناڵە قوتابیەکی ئاسایی نییە، ئەو گەرچی شوێن پێی شێوازی مامۆستاکانی هەڵدەگرت و لاسایی دەکردنەوە، بەڵام خۆشی ژەنیارێکی شایستە بوو، لەبەرەوەی تەواوی ئەو ئاوازانە لەسەری پەنجەکانیەوە نا، بەڵکو لە ناخی دڵیەوە سەرچاویان دەگرت. هەرزوو پەروەردکارەکانی بۆیان دەرکەوت کە هیچیان پێنەماوە فێری ئەوی بکەن. یەکێکیان بەدایکی مناڵەکەی وت: درێژەدان بەم وانانە کارێکی بێمانایانەیە، من چیتر ناتوانم ئەو فێری شتێک بکەم کە خۆی دەیزانێت. گەرچی خانم کارلسکی سەری لە مۆسیقا دەرنەدەکرد، بەڵام ناچار بوو ڕێز لە بۆچوونی مامۆستاکەی بگرێت. ئەو لە سەرێکەوە هاوسەرەکەی لەدەستدا بوو، لە سەرێکی تریشەوە سەروەت و سامانەکەی. ئەو هیوادار بوو کە بیرروڕای مامۆستا ڕاست بێت و بەهرەی کوڕەکەی لانی کەم لە کرێی خانووەکەیاندا کۆمەکی بکات. بەم جۆرە یۆهانس لە تەمەنی 7 ساڵیدا و لە کڵێسای سانت لویز ئانلیلی پاریسدا یەکەمین کۆنسێرتی خۆی پێشکەش کرد. ئەو شەوە کڵێساکە پڕ بوو لە خەڵک. دەماودەم حیکایەتی منداڵێکی بلیمەت دەگەڕا و
هەموو تامەزرۆی بیستنی شێوازی ژەنینەکەی بوون. ئۆکسترا کە سەرەتاکەی دەست پێکرد ئەنجا نۆرەی یۆهانس هات. کاتێک ئەو بە جلێکی ڕەسمیەوە و بە قژە درێژە خاوەکەی سەرشانیەوە و بە چاوە شینە خەیاڵاویەکەیەوە هاتە سەرشانۆ، هەراوهوریا کەوتە نێو ئامادەبووانەوە. لە ڕوخساری هەندێکیاندا نیشانەی بڕوانەکردن بەدی دەکرا و هەندێکی تریان واقیان وڕما بوو، بەشێکی تریشیان نائومێدیان پێوە دەبینرا. یۆهانس زۆر لاواز دەهاتە بەرچاو. بەڕاست منداڵێکی وا بچکۆلە چه ئاوازێکی لێ چاوەڕوان دەکرێت. لە کاتێکا کەمانچەکەی توند بەدەستیەوە گرتبوو، بە وریاییەوە چەند هەنگاوێکی ناو چووە جێگەی خۆی. کەمانچەکەی لە نێو چەناگەی و شانیدا ڕاگرت و دەستی بەژەنین کرد. تەنانەت لە نۆتەکانی سەرشانیەوە دیار بوو کە ژەنیارێکی ئاسایی نییە. لە کاتی ژەنیندا چاوانی نوقاند و کەوتە سەما. لەگەڵ هەر چەمانەوەیەکدا و جوڵەیەکی جەستەیدا دەتگوت متمانەی بەخۆی زیاتر دەبێت. یۆهانس و کەمانچەکەی بوون بە یەک. نۆتە پاک و کریستاڵیەکان یەک لە کەمانچەکەیەوە بەرز دەبوونەوە و سەریان لە تاقە گومەزیە کۆن و بەردینەکە هەڵدەسوو. جۆگرەکان بەجارێک هەمویان شەیدا و سەرسامی شێوازە دڵڕفێنەکەی ئەو بوون. گەرچی ماوەکەی یۆهانس بە هەمووی چەند خولەکێکی خایاند، بەڵام لەو ماوە کورتەدا فەزاکە پڕ بوو لە هەست و سۆز. هەر هێندەی دوانۆت سەرشانۆکەی جێهێشت، سەرەتا بێدەنگیەک باڵی بەسەر ئەو ناوەدا کێشا و پاشان سەر تاپە کەوتنە هەڵلەرزین و ئینجا هەموو پێکەوە دەستیان کرد بە چەپڵە لێدان. دوای ئەوەی کۆنسێرتەکە کۆتایی هات، ژمارەیەکی زۆر لە ئامادەبووان بە مەبەستی پیرۆزبایی لەم ژەنیارە مناڵە هاتن بۆ لای. هەڵبەت لە نێویاندا چەند مۆسیقازانیشی بەناوبانگی شەبوون. یەکێکیان بە ئەندازەیەک کەوتبووە ژێر کاریگەری یۆهانسەوە کە چوو بۆ لای خانم کارلسکی و پێشنیازی ئەوەی کرد کە دەتوانێ لەوە دووە فێرکردنی یۆهانس بگرێتە ئەستۆی خۆی. سەرەتا دایکی ڕازی نەبوو، بەڵام مامۆستا ئەوەندە زۆری لێکرد کە ئیتر ئەویش بە ناچاری قایل بوو. کۆمەڵێک کۆنسێرتی بێشوماری دی هاتنە پێشەوە و لە ماوەیەکی کەمدا ناوبانگی کەمانچە ژەنە لاوەکە دنیای گرتەوە. لە تەواوی هۆڵەکانی پاریسدا پرسیارێک کەوت بووە سەر زمانی خەڵک. ئەویشەوە بوو: یۆهانس کارلسکی ئەم مناڵە سەیر و سەمەرەیە کێیە؟ ناوبانگی یۆهانس سنوورەکانی وڵاتی فەڕەنسای تێپەڕاند. ئەو بۆ ڤێننا و مەدرید و تەواوی شوێنە پاشاییەکانی سەرانسەری ئەوروپا داوەت کرا. بەم جۆرە ئەم کەمانچە ژەنە لاوە لەژێر چاودێری دایکیدا لە وڵاتێکەوە بەرەو وڵاتێکی تر دەنێردرا و لە هەموو شوێنێکیش سەرکەوتنێکی بەرچاوی بەدەست دەهێنا. یەکێک لەو وڵاتانەی سەفەری بۆ کرد ئینگلستان بوو
کە تیایدا پێشوازیەکی شایستەی لێکرا پێدەچوو ئاوازەکانی یۆهانس هەموو ئەو تەوقانە بشکێنێت کە دەبنە مایی لێکترازانی خەڵک گەر بۆ ماوەیەکی کەمیش بێت ببێتە هۆی ئەوەی پلانە بێبەهاکانی سیاسەتبازەکان لەبیر خەڵک بەرێتەوە. یەکەمین ئاهەنگی لە لەندەن بووە مایی خرۆشانێکی وەها کە پێشوەخت بلیتی 7 کۆنسێرتی فرۆشرا لە میوانداریەکدا کە بۆ ڕێزلێنان لە یۆهانس ساز کرابوو. خانمێکی ئینگلیز بە هێواشی بەگوێی خانم کارلسکیدا چرپاند، پێیوت کوڕەکەت سەرسوڕهێنەرە، بۆیە هاوڕێکانی حەقیانە پێوەی بنازن. خانم کارلسکی بەدەم سپاسکردنەوە بۆ ئەو وەسفکردن و ڕێزلێنانە لە کوڕەکەی سووکە زەردەخەنەیەکی لەسەر لێوەکانی خۆی نەخشاند و وتی بڕواناکەم کوڕەکەم هیچ هاوڕێیەکی هەبوو بێت. خانمە ئینگلیزەکە لە جاری پێشوو زیاتر سەرسامی خۆی دەربڕی و وتی بەڵام بێگومان لاوێکی مناڵی وەک ئەو دەبێ هاوڕێی زۆری هەبێت، وانییە؟ لە وەڵاما پێیوت بۆ لە خۆی ناپرسیت؟ ئەنجا خانمەکە ڕووی کردە یۆهانس کە لەو کاتەدا گوێی بۆ قسە وەڕسکەرەکانی 2 ئۆرۆستۆکراتی لەو شر کرد بوو. پرسی کوڕم باشترین هاوڕێی تۆ کێیە؟ یۆهانس یەکسەر وەڵامی دایەوە کەمانچەکەم. یۆهانس هەموو شەوێک دوای پێشکەشکردنی بەرنامەکەی دەگەڕایەوە بۆ دنیای مناڵی خۆی. هەموو دەیان ناسی کەچی لەگەڵ ئەوەشدا هەرگیز خۆی وا دڵتەنگ نەبینی بوو. ئەو ژیانە پڕناوبانگەی 10 ساڵی خایاند تا دایکی کۆچی دوایی کرد. بە لەدەستدانی دایکی ئەو تاقە داوە دەزوەش بچڕا کە یۆهانزی بە دنیای واقعەوە دەبەستەوە. ئیدی خەمی لەدەستدانی دایکی بۆ هەتا لەگەڵیدا بوو. سەرنجام کاتێ لە گەشت و گەڕانی ناو کۆشکەکانی ئەوروپا بێزار بوو، بڕیاریدا دەستبەرداری ئەو گەشتانی بێت و لە پاریز نیشتەجێ بێت. لەوێش بەرنامەی ئاهەنگەکانی خۆی کەم کردەوە، بە تەنها جارجارێک ئاهەنگی پێشکەش دەکرد. تەمەنی ببوو بە 17 ساڵ. گەرچی هێشتا مۆسیقای جوان دەژەنی، بەڵام ئاوازەکانی ئەو جۆش و خرۆشەی جارانیان نەمابوو. زۆری نەخایاند خەڵک ئەو منداڵە بلیمەتیان بیرچەوە کە ڕووناکی چاوی بنەماڵە شاهنشاییەکان بوو. ڕۆژگارێکی سەخت هاتبووە پێش و باسی شۆڕش کەوتبووە سەر زمان. خەڵکی بە زەحمەت پارویەک نانیان وەچنگ دەکەوت و مۆسیقا ببووە دواشتێک جێی بایەخیان بێت. ساڵانێک تێپەڕین. یۆهانس بۆ دابینکردنی گوزەرانی بە ڕۆژوانەی مۆسیقای دەگوتەوە و شەوانیشی بۆ ئاوازدانان تەرخان دەکرد. ئەوەی لەو ڕۆژگارەدا بەلای ئەوەوە گرنگ بوو، خۆ تەرخانکردن بوو بۆ عیشقە ڕاستەقینەکەی، واتە نووسینی ئۆپێرا. یۆهانس کارلسکی هەرگیز نەیتوانی خۆی بڕیارێک بۆ ئایندەی خۆی بدات، بۆیە لە بەهاری 1796دا جەنگ ئەو بڕیاری بۆدا.
ئەو کاتە تازە تەمەنی ببووە 31 ساڵ. یۆهانز لە مۆنمارتەر لە ژوورێکی هەرەمیدا دەژیا. لەو دەمانەدا بوو کە بەیانی ڕۆژێک لە ڕۆژەکانی مانگی مارس بۆ خزمەتی سەربازی بانگێشت کرا. لە دەرەوە بەفرێکی زۆر دەباری، پێدەچوو زەمن وەستا بێت. پەیامبەرەکە بەپەلا هەر 6 نهۆمی بیناکەی بڕی و بانسکە بڕکە گەیشتە لای دەرگای ژووری مۆسیقازانەکە. توند لە دەرگاکەیدا وەستا. یۆهانز کە دەرگاکەی کردەوە بەسەر و سیمایدا زانی کە هەواڵێکی ناخۆشی پێیە. پەیامبەرەکە پێیوت: دەڵێن نیشتیمانی دایک پێویستی بە خزمەتی ئێوەیە. نامەیەکی دایە دەستی. یۆهانز زەرفەکەی لێوەرگرت و کردیەوە. لەگەڵ خوێندنەوەی نامەکەدا ڕەنگ لە ڕوخساری پەڕی و وتی: ڕاست دەکەیت، بەڵام من جگە لە گیانم چیترم هەیە تا پێشکەشی بکەم. پەیامبەرەکە لە ڕووی هاودەردیەوە زەردەخەنەیەکی بۆ کرد. پاش کەمێک یۆهانز بەرەو کافتریایەک چوو کە کەوتبووە نهۆمی خوارەوەی بیناکە. لەوێ حەشاماتێکی بینی کە وەکو خۆی بۆ خزمەتی سەربازی بانگ کرابوون. زۆربەیان پەلەیان بوو بچنە ڕیزی سوپای ژەنەڕاڵێکی لاوی تەمەن 28 ساڵەوە کە لەلایەن باراسەوە بۆ فەرماندەی جەنگ لەگەڵ ئیتاڵیادا دەستنیشان کرابوو. هەمویان پێکەوە زڕیان لە پێکەکانیان هەڵساند. لە کاتێکدا چاویان بڕی بووە کراسە بێخەکەی کچە کارەکەرەکە. پێکی دووەم و سێمیان هەڵدا و لە کانگای دڵیانەوە هاواریان دەکرد بە سەلامەتی بۆ ناپارت و ئەو سوپا مەزنەی کە ڕەوانەی ئیتاڵیا دەکرێت. یۆهانز بەشداری ئەم بەزمەی نەکرد، تەنها بەهێمنی لێوێکی تەڕ کرد و پاش خواحافیزی لەوانی تر بەرەو ژوورەکەی خۆی گەڕایەوە. لە ژوورەکەیدا چاوێکی وردی بەو تۆزە کەلوپەلەدا خشاند کە لە دایکیەوە بۆی مابووە. پاشان لەسەر سیسەمەکەی ڕاکشا، چونکە لە ژێر کاریگەری مەی و خەمدا لەشی خاو ببووە، هەرزوو چاوی چووە خەو. کاتێ چاوی کردەوە دواچرکە ساتەکانی عەسر بوو. وردە وردە شەو پاریسی لە ئامێز دەکرد. لای پەنجەرەکەوە وەستا و نوقمی سیرکردن بوو. لێرە و لەوێ تروسکایی دەبینرا. بێدەنگی هەموو شوێنێکی تەنی بوو. یۆهانز دەستی دایە کەمانچەکەی و دوایەوەی زەمقی لە ژیەکانی هەڵس و دەستی بەژەنین کرد. بیر و خەیاڵی لای ئایندە و ئەو گۆڕانکاریانە بوو کە لە ڕەوتی ژیانیدا بەڕێوە بوون. ئەو دەنگەی لە کەمانچەکەیەوە بەرز دەبەوە ئاوازێکی زۆر خەمگین و دڵبزوێن بوو. دەدوت سەردەمی ژیانی هۆگری بەسەر چوو و تاقە هۆکاری ئەویش جەنگە. بۆیە دەرفەتی وەدیهاتنی ئارەزوەکانی لەدەستداوە. ئۆپێراکەشی بە نیوە ناچڵی مایەوە. یۆهانز تەمەنی 31 ساڵ بوو. هەڵوەدای بەدیهێنانی ئارەزوێکی بێشوماری نێودڵی بوو. بەڵام تازە وا جەنگ هاتە پێش. کارلسکی بەرەو نیسی باشووری فەڕەنسا سەفەری کرد. ئەو شوێنەی کە تیایدا پۆناپارت سەرقاڵی کۆکردنەوەی سوپاکەی بوو. ئەوەتانێ پاش ساڵانێکی زۆر تارمایی جەنگ بەدەردەکەوێت. یۆهانز کە پێشتر هەمیشە پەنای بۆ هونەرەکەی دەبرد، ئەم جاریان هیچ داڵدەیەکی شک نەدەبرد کە پەنای بۆ بەرێت. جەنگ
لە شێوەی ڕێپێوانێکی ناچارانەدا بوو بەرەو ڤیەننا. بەڵام سەرەتا دەبوایە بە شاخەکانی ئەڵبدا بپەڕینایەتەوە. سەر لە بەیانی دووەم ڕۆژی مانگی ئەپڕڵی 1996 سوپاکە بە چەک و تفاق و گالیسکەوە لە ئۆردوگاکەی خۆی جوڵاو جێهێشت. شەڕی ئیتالیا دەستی پێکرد بوو. ئەو بەرەو ئیتالیا چوو کە زادگای ئۆپێرا بوو. یۆهانس کەوتبووە دوای گەمەی چارەنووسەوە. ئەو ببوو بە سەرباز و دەرفەتی ئەو تۆی بۆ مۆسیقانەما بوو، کەواتە جەنگ ئاوا بوو. کوشت و کوشتار بێپایان ئەینواند و چواردەوری پڕ بوو لە کوژرا و برینداریوە کە لە سەر مەرگدا بوون. ئاپۆڕایەک لە سەربازانی جەلشڕ و شێوا و بێهەست کە هیچ مرۆڤایەتیەکیان تێ نەدەبینرا. هەرا و زەنایەکی وەها بەرز هەبوو بە جۆرێک بوو پەردەی گوێی دەکوتە کە ئەوەندەی نەمابوو لە تاو ئازار بقیژێنێت و هاوار بکات. بەڕاست ئەو مۆسیقایە چی لێهات کە تا ماوەیەک لەمەوبەر لە شێوەی ئاوازی کەمانچەدا ئارامبەخشی گیانی بوو. جەنگ ئەمەشی وەکو شتەکانی تر لێسەند بووە. بەڵام جەنگ لای ئەم تەنها 14 ڕۆژی خایاند. لە 16 مانگی ئەپریلدا یۆهانس لە شەڕی مۆنتینۆتدا بریندار بوو. دواتر جەنگ بۆ ئەو کۆتایی هات. یۆهانس لە کاتی شەڕدا لە هێڵی پێشەوەی بەرەی جەنگەکە لەگەڵ سەربازێکی سواری نەمساویدا ڕوبەڕووی یەک بوونەوە و هەردوو جەنگاوەرەکە بە شمشێری هەڵکێشراوە بەرەو ڕووی یەکتر هاتن. جەنگاوەرە نەمساویەکە هەر لەو کاتەدا کە بە جەستەی یۆهانزەوە نووسابوو بێبڕوایانە چاوی بڕیە ئەو کەسەی کە برینداری کردبوو. پاشان بەرچاوی تاریک بوو کەوتە سەر ئەژنۆ. نووزەی مەرگ لە گەرویەوە هات. یۆهانزیش هەر لە تەنیشت ئەوەوە کەوتە سەر زەوی. هێندەی نەبرد شەڕەکە کۆتایی هات و بێدەنگی باڵی بەسەر ئەو ناوەدا کێشا. کاتێ یۆهانس چاوی هەڵێنا دنیا تاریک ببوو. تەپوتۆز سەرانسەری مەیدانی شەڕەکەی گرتبوو. کۆمەڵێک سەر و سیمای ترسناک و سەیر و سەمەرا بەنێو گۆڕەپانەکەدا دەهاتن و دەچوون کە ئەم نەیدەویست بزانێ نیازیان چییە. ویستی هەڵسێتە سەر پێ، بەڵام ئازارێکی زۆر لە جومگەی ڕانیدا نەیدەهێشت. هێشتا شمشێرەکەی هەر لە ناو لەشیدا بوو. دەستکەکەشی کە بەسەر سکیەوە بوو لە خاچی سەر پەیکەرێک دەچوو. دنیا هێندە سارد بوو. خوێنی سەر برینەکەی دەڵەمە ببوو. هەر زوو خوێن بەربوونەکەی وەستا بوو. کەمترین جوڵەی بکردایە برینەکەی دەمی دەکردەوە و ڕۆحی لێوەی دەردەچوو. یۆهانس زانی کە وادەی مەرگ نزیک بۆتەوە. بۆ جارێکی دی سەیرێکی کوشت و کوشتارەکەی دەوروبەری خۆی کرد. سەربازە نەمساویەکە هەمووی چەند هەنگاوێک لەولاترەوە کەوتبوو. دەستی کە نائومێد ببوو لەوەی شمشێرەکە بگرێت، ئیدی بێ هیچ هەوڵدانێک کرابەوە. ڕوخساری زۆر شێوا بوو. لای ڕاستی شێوە سەربازێک کەوتبوو کەسکی هەڵدڕابوو.
ئەسپە تۆپیوێکیشی لە تەنیشتەوە بوو. ئەسپەکە هێندە غاری کردبوو، هێشتا کونەلووتەکانی تەڕ بوون. کەمێک لە پێشترەوە سەربازێکی بینی کە بە لقی دارێکەوە هەڵواسرا بوو، جەستەی لە ئەنجامی گولە تۆپێکەوە پرزۆڵ ببوو. دیمەنێک لە دووکەڵ و خۆڵەمێش، دیمەنێکی شپرزەی کۆمەڵێک گالیسکەی تێکشکاو، چەکی فرێدرا و لاشەی بێشوماری کەسانێک کە ڕۆژێک لە ڕۆژان ئادەمیزاد بوون. فریاگوزاران دوا هەوڵی خۆیان ئەدا تا کۆمەکی خۆیان بە بریندارەکانی نێو مردووە بێشومارەکان بگێنن، بەڵام لەلایەن ئەو زامدارانەوە کە کەوتبوونە ژێر دەست و پێوە وەڵامێکی ئەو هاوارانیان نەئەدرایەوە. یۆهانس ئەوانی بینی کە خەریک بوون نزیک دەبوونەوە، هەوڵیدا بانگیان بکات، بەڵام دەنگی دەرناهات. بەڕادەیەک قورجی وشک ببوو کە وای دەزانی زمانی بەردێکی وشکی خەڵتانی ناو خوێنە. فریاگوزارەکان گەڕانەوە و سەر لە نوێ بێدەنگی باڵی بەسەر ئەو نێوەدا کێشایەوە. یۆهانس بۆ دوجار سەیری مانگ و درەوشانەوەی دەستکی شمشێرەکەی کرد لە تاریکیەکەی بەردەمیدا و اینجا چاوانی نوقاند. لە پڕێکدا دەنگی خشکە خشکی چاوەڕوان نەکرا و بە ئاگای هێنایەوە. بایەکە بوو، پارچە قوماشێکی هێنا بووە جوڵە، بەڵام ئایا با هەڵی گرتبوو؟ ئاخۆ بایەکە لە جلی سەربازێکی خەیاڵی ئەدا کە لە تەنیشت ئەوە وەکەوتبوو، یان ئەمە ڕێوڕەسمی گیانەڵای مەرگ بوو. چاوی کردەوە و ئافرەتێکی بینی کە بەسەر سەریەوە وەستا بوو، جلوبەرگێکی درێژی ڕەشی سەربازی پۆشی بوو، ڕەشمەی ئەسپێکی ڕەشەباویشی لە دەستا بوو. یۆهانس دەیتوانی هەست بە نیگا پڕشەوقەکەی ئەو بکات، چاوەکانی لەو تاریکیەدا ئەدرەوشانەوە. چۆن توانی بووی وەها بە بێدەنگیەک لەم نزیک بێتەوە کە جگە لە جوڵانەوەیەکی کەمی جلەکەی هیچ شتێکی تر خەبەر لە هاتنی نەدا. یۆهانس وای دەبینی کە دەبێ شتێکی میتافیزیکی لە بوونی ئەودا هەبێت. ئافرەتە بێگانەکە بێ هیچ جوڵەیەک ڕاوەستا بوو لەم پیاوەی دەڕوانی کە کەوتبووە ئاویلکە. یۆهانس لە ترسانە دەلەرزی، بەڵام دەیزانی کە دەسەڵاتی هیچی نییە، تازە هیچی بۆ ناکرێت. سەیری کرد ئافرەتەکە ڕەشمەی ئەسپەکەی بەدارێکەوە دەبەستێتەوە، مەتارەیەکی لە ناو زەینی ئەسپەکەی دەرهێنا و لای یۆهانزەوە کەوتە سەر ئەژنۆ، سەری بەرز کردەوە و یارمەتیدا تاقومێک ئەو بخواتەوە. پاشان لەو کەشە پڕخەم و کەسەرەدا دەستی کرد بە گۆرانی چڕین. دەنگی بەڕادەیەک زوڵاڵ و دڵفڕێن بوو کە یۆهانس برینەکەی خۆی لەبیر چۆ و کەوتە دنیایەکی خەیاڵ لە بری ئازار. بە درێژایی ئەو شەوگارە ئافرەتەکە ئەوی وەک منداڵێک بەخۆیەوە دەنووساند و گۆرانی بۆ دەوت. دوجاریش دەمە و سەحەر ئافرەتەکە ماچێکی لێوەکانی کرد. بەم جۆرە یۆهانس چاوی نوقاند و خەوی لێکەوت. کاتێک یۆهانس بە ئاگا هاتەوە، پزیشکێکی سەربازی خەریکی تیمارکردنی برینەکانی بوو. بە هەناسەکەشی بۆنی سیر و تووتنیە کرد بە دەمولوتی ئەودا. پزیشکەکە لەگەڵ یەکێکدا ئەدووە کە لە خۆی گەورەتر بوو. ڕووناشی چراکەش جارجار ئەیدا لە نیوەی دەموچاوی. دەیانگوت: دکتۆر پێم بڵێ با بزانم ئەم پیاوە حاڵەتی مەترسی تێپەڕاندووە؟ لە گۆشە نیگایەکەوە بەڵێ قوربان. بەڵێ قوربان. بۆ ئەو شەڕ کۆتایی هاتووە و لەمە دووە وەکو قارەمانێک لە یادی خەڵکدا دەمێنێتەوە. یۆهانس چنگی لە قۆڵی پزیشکەکە گیر کرد و بە هەرچی هێزێکەوە کە تیایدا ماوە لێی پاڕایەوە: تکات لێ یەکەم، شتێکم بدەرێ، ئەمەوێ هەر ئێستا بمرم، بۆ دەهێڵیت ئاوا ئازار بچێژم.
پزیشکەکە دەستی خۆی بەرەڵا کرد و هەوڵیدا تا ئەو هێور بکاتەوە. لاوەکە هێزی خۆت بە فیڕۆمەدە، من بەڵێنت پێدەدەم بەم زوانە تۆ دەمریت. یۆهانس وتی من دەمەوێت بخەوم و چیدی بێدار نەبمەوە. گوێ بگرە، بە ژەنەڕاڵ بڵێ کە ئیتر لەمە و دوا من لە هیچ شەڕێکدا بەشداری ناکەم. بە پۆناپارت بڵێ کە من مردووم. پزیشکەکە ئارەقەی سەر ناوچەوانی یۆهانزی سڕی، پاشان سەری بەرز کردەوە و بەتکاوە سێرێکی چاوانی ئەو ئەفسەری کرد کە بەرامبەری ڕاوەستا بوو تا شتێک بڵێت کە کەمێک دڵنەوایی ئەو لاوە بداتەوە. ژەنەڕاڵ بە نیگایەکی ساردەوە سەیری بریندارەکەی کرد و وتی ئازابە، چۆن ڕووبەڕووی هەر دوژمنێکی تری کوشندە دەبیتەوە، ئاوەهاش ڕووبەڕووی مەرگ ببەرەوە. بەڵام بێهێزی بەسەر یۆهانسدا زاڵ بوو، بە هیچ شێوەیەک گوێی لەو قسەیە نەبوو کە پۆناپارت پێیوت. یۆهانس کارلسکی نەبوو بە قارەمان و نەگیانیشیدا. ڕۆژی دوایی کەمێک ئازارەکەی خاو بوو و بۆ ڕۆژی دواتریش بۆی دەرکەوت کە نامرێت و دەژی. بۆ ئەوەی بینێرنە لای بریندارەکانی دی، ڕەوانەی پشتەوەی بەرەی شەڕیان کرد. چاکبوونەوەکەی چەندەها مانگی خەیاند و بە درێژایی ئەم ماوەیەش جگە لە دان بەخۆداگرتن هیچی تری پێ نەدەکرا. لەگەڵ ئەمەشدا وردە وردە هێز هاتەوە گیانی، بەڵام برینێکی وا لە قۆڵایی دڵیدا بوو کە تەنانەت زەمەنی ژنەی دەتوانی ساڕێژی بکات. شەڕی ئیتالیا پەریسەند. نەبەردی دوای نەبەردی دوژمن زیانی زۆری لێ دەکەوت و هێزەکان بێ و چان بەرەو پێشەوە دەچوون. هەموو ڕۆژێک برینداری زیاتریان بۆ ئەوێ دەهێنا و بەردەوامیش زرمەی تۆپ دەهاتە گوێ. هەندێک جار شەوانە یۆهانس دەستی ئەدایە کەمانچەکە و ئاوازێکی بۆ هەڤاڵەکانی دەژەنی، بە تایبەتیش بۆ بریندارەکان و ئەوانەی لە سەرمەرگدا بوون. ناوبەناویش قەشەکە دەهات بە مەبەستی هێورکردنەوەی ئازاری کەسێک کە خەریکە گیان ئەدات لەگەڵ خۆیدا دەیبرد. بەڵام جاری وابوو ئازارەکە بەڕادیەک بوو کە تەنانەت مۆسیقاژ لە ئاستیدا هیچی پێ نەئەکرا. شەوێکیان یۆهانس بڕیاریدا لەگەڵ فریاگوزارەکاندا بەرەو مەیدانی شەڕ بچێت. لەبەر تریفەی مانگدا لەسەر گردۆڵکەیەک دانیشت و کەمانچەکەی بۆ ئەو بریندارانە دەژەنی کە لە دەوروبەری ئەودا خەواند بوویانن. لە دڵی خۆیدا دەیوت لەوانەیە مردووەکانیش لە نێو تاریکی مەیدانی شەڕەکەدا لە توانایاندا بێت دەنگی ئاوازەکە ببیستن. کاتێ یۆهانس بە تەواوەتی چاک بووە، دیسانەوە نێردرایەوە بۆ یەکە سەربازیەکە و سەر لە نوێ خۆی لە ناو سەربازەکاندا بینیەوە. ئەو سەربازانەی کە بە لەش قایم و پتە بوون، بەڵام لە ترسی جەنگ ڕۆحیان زامدار ببوو. یەکەم شەو لە ژێر چادرەکەدا کەمانچەکەی هەڵگرت و دەستی بە ژەنین کرد. هەڤاڵەکانی سەیریان دەکرد. جەنگ بەلای ئەوانەوە ئاوازێکی تری هەبوو. لە ئەنجامی جیڤەی گولە و زرمەی تۆپەوە دڵیان سەخت و ڕق ببوو. سۆز و بەزەیی بەلای ئەوانەوە شتێک بوو بیریان دەهاتەوە، دەناچیدی هەستیان پێ نەدەکرد. لەو نێوەندەدا کەسێک هاواری کرد: بەسە، تۆ بە دەنگی ئەم کەمانچەیەت هەمومانت خستۆتە گریان. بۆچی لە جیاتی ئەم کەمانچەیە خۆت فێری ژەنینی تروم پێک ناکەیت؟ کەوانی کەمانچەکە بەر لەوەی بگاتە ژێکە لە هەوادا وەستا و دەنگی خامۆش بوو. کارلسکی بەبێ ئەوەی هیچ بڵێت بەرەو قەرەوێڵە سەفەریەکەی خۆی چوو، لێی ڕاکشا. کاتێ بە ئاگا هاتەوە سەیری کرد کەمانچەکە لە بەردەم قەرەوێڵەکەیدا و شکاوە، ببوو بە تۆپەڵێک تاڵەسیم و تەڵاشەدار. نەیدەزانی کێوای لێ کردووە. هیچ شتێکی لەم بارەیەوە نەوت و
بە دوای کەسەکەشدا نەگەڕا. یۆهانس دڵنیا بوو کە سەرنجام جەنگ تۆڵە لەو کەسە دەکاتەوە. ئیدی هەر کەسێک بوو بێت تێکی دەشتێنێت و لولی دەکات، هەر ڕێک وەک کەمانچەکەی ئەو. کاتێک سوپای فەڕەنسا لە 16 مانگی مەی 1797دا چووە ناو ڤینسیاوە، دەدوت کەسێک تەلیسمی بێدەنگی بەسەر تەواوی شاردا داوە. هەموو لە جێ خۆیاندا جام ببوون و لەوە دەچوو لە تاو جوانی و بێدەنگی شارەکە هاوارەکانیان لە گەرویاندا بەست بێتی. یۆهانس تەنانەت لە بچووکترین ڕاڕەوەکانی شارەکەشدا هەستی بە بێدەنگیەک دەکرد کە زۆر لە مێژ بوو هەستی پێ نەکرد بوو. بە درێژایی 11 سەدا کۆماری سێرنیسیما لەبەردەم هێرش و شاڵاوەکانی بەربەریەکاندا خۆی ڕاگرت، لەبەرەوەی بەسەر دەریاکاندا باڵادەست بوو. فەرمانڕەوایی ئیمپراتۆریەتێکی دەکرد کە فراوانی هێندەی فراوانی سەرانسەری خۆراوە دەبوو. ئەوەتانێ ئەم ئیمپراتۆریەتە بە جۆرێک لەسەر نەخشەکە سڕاوەتەوە، هەر ئەڵەی هەرگیز نەبووە. سوپاکەشی لەو دی و دەروازەی شارەوە چاوەڕی دەکرد. یۆهانس ڕووی کردە پزیشکە ئەسکەریەکەی تەنیشتی، وتی: ڤینسیا لە شارێک زیاتر دێتە بەرچاوم، خەونێکە و لە ناو دەریادا ڕاکشاوە. هەروەها سەیری ئەو خەڵکانی دەکرد کە پۆل پۆل بەبەردەمی ئەو هەموو زێڕ و تەلارە کۆن و ساختومانە بە باق و بریقەدا تێدەپەڕین. ئەوەی دەیبینی لە خەونێک دەچوو کە دەستگیر نەدەبوو. یۆهانس لەوێدا ڕاوەستا و گوێی بۆ بێدەنگەکە شل کرد. پاشان لە دڵی خۆی داوتی: ڤینسیا تەنانەت لەوەش جوانترە کە دەمهێنایە پێش چاوی خۆم. شارەکە لە کەشتیەکی گەورە دەچوو بەسەر ئاوی ئەستێرکەکانەوە بلەنگێتەوە. بەڕاستی جوان بوو، بەڵام بەپێی قسەی ئەفسەرەکە خەریکە نقم دەبێت. بێگومان ڕۆژێک دێت بە تەواوی لەبەر چاوون دەبێت. ڤینسیا شاری تابلۆ و کۆشکی جۆرا و جۆر بوو، پڕ لە ئاڵتون و زێڕ و زیو بوو. شارێکە لە بێدەنگی و ئاو. لەشکری نێار چەند ڕۆژێکی نەخایان تەواوی ئەو ئاڵتون و زێڕ و زی و تابلۆیانەی تاڵان کرد، گشت کۆشکەکانی داگیر کرد و بێدەنگەکەی شاری شکاند. پاشانیش بەناو خاکی ئەوروپادا درێژەی بەڕەوتەکەی خۆیدا. پۆناپارت زۆر باش دەیزانی ئەو نرخە چەندە کە هانیپاڵ لە پێناوی مانەوەی درێژخایەنی سوپاکەی لە کاپوا داوێتی، بۆیە زۆر بە خێرایی بەرەو ڤین ناکشا. سوپاکە بە تەنها ژمارەیەکی کەمی لە هێزە داگیرکەرەکەی خۆی لەوێ جێهێشت. یۆهانس کارلسکیش بەهۆی برینداربوونەکەیەوە لە مەیدانی شەڕدا یەکێک بوو لەو ژمارەکەمە. قەرار بوو ئیدی لەوە بەدواوە 6 مانگی تەمەنی لەو خامۆشترین شارەی جیهاندا بەسەر بەرێت، باشترین شوێنی گەڕانەوەی بۆ دنیای مۆسیقا، باشترین شوێنیش بۆ سەر لە نوێ کارکردنەوەی لەسەر ئۆپێراکەی. یۆهانس لە ساختومانێکی پڕپوتی کابرایەکی بە ساڵاچوودا نیشتەجێ بوو کە دەکەوتە دەوروبەری گۆڕەپانی سان مارکۆوە. کاتێک خۆی بە کابرا ناساند و کارتی مانەوەکەی پیشاندا، بۆی دەرکەوت کە هەموو وەکو یەک سەیری شەڕ ناکەن. پێی وت: من یۆهانس کارلسکیم، بەناسینتان خۆشحاڵم. لە وەڵامدا: من ناوم ئیراسمۆسە، چ خزمەتێکم لەدەست دێ؟ یۆهانس وتی: من سەربازێکی فەڕەنسیم، لەبەرەوەی لە ڤینسیادا دەمێنمەوە پێویستە لێرە نیشتەجێ بم. پیرەمێردەکە وەڵامی نەدایەوە. یۆهانس درێژەی بە قسەکانی داوتی: نامێ ببمە مایی زەحمەت بۆ ئێوە، تا پێم بکرێ بێدەنگی دەپارێزم و هەوڵیش دەدەم ئارامیتان لێ تێک نەدەم. ئیراسمۆس زەردەخەنەیەکی کرد، زەردەخەنەیەکی کەم و شەرمنانە، کە هەرچۆنێک بوو بەس بوو بۆ ئەوەی
هێز و تین بە دڵی یۆهانس ببەخشێت. لە وەڵامدا وتی: بەڕێز، من سوپاسی لوتفتان دەکەم. من تازە لەوە پیرترم کە لە جەنگێکی وا بترسم. هەڵبەت دیارە کە زۆرم دەربارەی بۆناپارت بیستووە و ئێستش کە ڤینیسیا کەوتۆتە ژێردەستی فەڕەنساوە من هیچم لەدەست نایەت. پیرەمێردەکە بە فەڕەنسیەکی باش قسەی دەکرد. چووە لاوە تا کارلسکی بچێتە ژوورەوە. یۆهانزیش بەسەر ڕاوەشاندنێک سوپاسی کرد و چووە ژوورەوە و دواتر پێیوت: ئەرێ بەڕاست تۆ لەکوێ فێری زمانی ئێمە بوویت؟ پیرەمێردەکە: ساڵانێک لەمەوبەر لە پاریس. باشە، دەتوانم لێت بپرسم لە پاریس چیت دەکرد؟ لەوێ خەریکی ئیش و کار بووم. من کەمانچە سازم، کەمانچە دروست دەکەم. یۆهانس تەماشایەکی وردی کرد و پرسی: وتت کەمانچە ساز؟ بەڵێ، بۆچی؟ شتێکی سەیرە؟ نەخێر، تەنها هەستەکەم دەستی چارەنووس ئێمەی بێک گاندووە. لە ڤینیسیادا لەو کەشتیە خۆشڕەوەی نێو خامۆشیدا عاشقانی مۆسیقا زۆر بوون. ئاوازی یۆهانس کارلسکی، ئاوازی ئیراسمۆسی کەمانچەساز، هەروەها ئاوازی جەنگ. بەڵام هیچیان لەم بارەیەوە لەگەڵ یەکدیدا نەکەوتنە گفتوگۆ. یۆهانس هەموو ڕۆژێک خانووەکەی کابرای کەمانچەسازی جێدەهێشت و بەرەو بارەگا سەربازیەکەی دەچوو. گشت ڕۆژەکان لێک دەچوون. تەواو وەڕز ببوو. زۆربەی کات بێ ئیش و کار بوو. هەندێک جار چەند کاخەزێکی ڕەش دەکردەوە، بەڵام هەر خۆی بە شتێکی وەڕزکەری دەزانی. لە 14 مانگی جووندا کە ڕێکەوتی جەژنی پێنتیکۆستە، لە گۆڕەپانی مارکۆدا مانۆرێکی گەورە سازدرا. لەم ڕێوڕەسمەدا هەم سەربازە فەڕەنسیەکان و هەم سەربازە ئیتاڵیەکان بەشدار بوون. فەڕەنسیەکان ئاڵاکانی ڤینیسیان داگرت و ئاڵا سێڕەنگەکەی فەڕەنسایان بەرز کردەوە. لە کۆتایی ڕێوڕەسمەکەدا کتێبی ئاڵتوونی و هەرچی سمبولەکانی دەسەڵاتی دۆچە هەیە سووتێندران. ئەو شەوە بۆ یەکەم جار ئۆپێرایەکی تازەیان لە هۆڵی ڤینسدا پێشکەش دەکرد. سەر تەختەی شانۆیان بە پەردەی ئاوریشم و ئاڵا پۆشی بوو. ڤینسیا بە شادومانیەوە دەست بەکاربوونی فەرمانڕەوای تازەی بەرز ڕاگرت. یۆهانس گەرچی لە ناخەوە حەزی بەوە نەدەکرد، بەڵام ناچار بوو لەو ڕێوڕەسمەدا بەشداری بکات. ئەو لە جەنگ و ترس و تۆقین و زیادە ڕەویەکانی بێزار بوو. هەر بۆیە دوای ئەنجامدانی ئەرکەکەی لەگەڵ سەربازەکانی تردا نەچوو تا بەشداری کۆڕی خواردنەوەکەیان بکات. گەڕایەوە بۆ خانووەکەی ئیراسمۆس. ئەو پیرەمێردە بەسەر مێزی کارەکەیدا نوشتا بوو و زۆر بەوردی خەریکی واڕنیشکردنی پشتی کەمانچەیەک بوو. یۆهانس لی پرسی: کەواتە بەلای تۆوە هیچ جیاوازیەک لە نێوان فەڕەنسی بوون و ئیتاڵی بوون و نەمساوی بووندا نییە؟ لە وەڵامدا پیرەمێرد وتی: نیشتیمانی ڕاستەقینی من دنیای مۆسیقایە. ئیتر گوێ بە شتەکانی تر نادەم. هەرچەندە تۆ وەکو سەربازێک ڕەنگە تێگەیشتنێکی تایبەتیت بۆ ئەم مەسەلانە نەبێت.
یۆهانس سەرێکی ڕاوەشاند و بە حەسرەتەوە وتی: من بە ناچاری بووم بە سەرباز. ئەجینا پێشتر من مۆسیقاژەن بووم. ئیراسمۆس چووە دواوە و چاوی بڕیە یۆهانس و گرژیەک کەوتە ناوچەوانی. چه ئامێرێک تەژەنی؟ پاش بێدەنگێکی درێژ کە تیایدا کەمانچە سازەکە سەر لە نوێ خەریکی وەڕنیشکردنی کەمانچەکەی بووە. یۆهانس وەڵامی دایەوە: کەمانچە. ئیراسمۆس دەستی لە کار هەڵگرت و بە شەوقەوە لەم پیاوە لاوەی ڕوانی بە تاسەوە وای دانا کە ئەو ڕاست دەکات و دەستی دایە ئەو کەمانچەیی کە بەسەر مێزی کارەکەیەوە هەڵی واسی بوو. بەپەلەدایە دەستی وتی: ئادەی پیشانم بدە. یۆهانس چەند مانگێک بوو کەمانچەی نەژەنی بوو. ئامێرەکە لە دەستیدا بە ڕادەیەکی سیر سووک بوو. بەرەو لای لوتی برد و بۆنێکی دارەکەی کرد. اینجا بە نەرمی دەستێکی پیاهێنا، ئەدوت دەست بەسەر لەشی ئافرەتێکدا دەهێنێت. ئامێرەکەی لە نێوان شان و چەناگەیدا جێگیر کرد و کەوانەکەی گرت و دەستی بەژەنین کرد. سەرەتا زۆر لەسەر خۆ دەیژەنی، بەڵام وردە وردە خێرا بوو. کۆمەڵێک پیزیکاتۆی دڵڕفێنی ژەنی و پاشان لە پڕێکا وەستا و ماوەیەک مات و بێجوڵە بوو. چاوەکانی نوقاند بوو، لە خۆشیانە هەڵلەرزی. کاتێ چاوی کردەوە سەیری کرد پیرەمێردەکە تەماشای دەکات. ماوەیەک لە یۆهانس ورد بۆ و ئەنجا بەدەم پێکەنینەوە وتی: بەخێر بیت بۆ وڵاتی مۆسیقا، بەخێر هاتیت بۆ ماڵەکەی ئیراسمۆس. بێگومان خانۆکەی ئیراسمۆسی کەمانچەساز یەکێک بوو لە کۆنترین و پڕپوتترین خانۆکانی شاری ڤینیسیا، بەڵام فەزاکەی لە زۆریان باشتر بوو. خانۆکە کەوتبووە شەقامێکی باریکەوە کە لە خوار ئاستی ئەستێرکە ئاوەکانەوە بوو. لەبەرەما ئەگەر شارەکە بکەوتایەتە ژێر ئاوەوە، لەو شوێنانە بوو کە بەر لەوانی تر نقم دەبوو. ئیراسمۆس ژیانێکی سادە دەژیا. پێداویستیەکانی زۆر سنووردار بوون. لە ڕاستیدا جگە لە مۆسیقا پێویستی بە شتێکی تری وانە بوو. زۆری نەخەیاند ئەوداڵی هاوڕێیەتی یۆهانس بوو. ئیراسمۆس خاوەنی سێشتی بە نرخ بوو، تەختەیەکی شەترەنج کە بەلافی خۆی ئەفسوناوی بوو، بوتڵێک گراپا،
کە کەس نازانێت چەند کۆن بوو. هەروەها کەمانچەیەکی ڕەش لە 3 شتیشدا کارامە بوو. باشترین کەمانچەسازی ڤینسیا بوو. لە یاری شەترەنجیشدا هەرگیز بە کەسی نەدۆڕاند بوو. وەستای خۆشترین گراپاژ بوو لە سەرانسەری ئیتاڵیادا کە بە ئامێرێکی دڵۆپاندن دروستی دەکرد لە ژوورە بچووکەکەی پشت شوێنی کارەکەیەوە داینابوو. ڕۆژگاری بەم جۆرە بەسەر دەبرد. بەیانیان خەریکی چاکردنەوە یان دروستکردنی کەمانچە بوو. عەسران گراپای ئەدڵۆپاند و ئێوارانی ژیاری شەترەنجی دەکرد کە لە ئیشوکارەکانیشی دەبووەوە هەر ساتێکی بۆ ئاوازێکی تەرخان دەکرد. بەردەوام سەرگەرمی شتێک بوو، یان مۆسیقا، یان خواردنەوە، یان شەترەنج. ئیراسمۆس کە مەست دەبوو بێوچان ئەدووە. کاتێک باسی کەمانچی نەدەکرد باسی گراپای دەکرد و کاتێ باسی گراپاژ نەئەکرا باسی شەترەنجی دەکرد. وەختێکیش دەربارەی شەترەنج قسەی نەدەکرد باسی مۆسیقا بوو. وەلێ کاتێ قسەکانی خۆی سەبارەت بە مۆسیقا تەواو دەکرد ئیدی قسەی نەدەکرد. دوجار یۆهانس لە شوێنکاری ئەو پیرەمێردەدا کە بوو هاوڕێی شەو دوای شەو لە میانی یاریە بێکۆتاییەکانی شەترەنجەوە ئەو سەرچاوەی ئیلهامەی دۆزیەوە کە بۆ نووسینی ئۆپێراکەی پێویستی پێی بوو. شەوێکیان یۆهانس لە هاوڕێکەی پرسی بۆچی ئەوەندە دڵۆپاندنی گراپات بەلاوە سەرنج ڕاکێشە؟ ئیراسمۆس وەڵامی دایەوە سەرنج ڕاکێش؟ نا، سەرمەستکەرە. لەسەر تەختەی شەترەنجەکە فیلی ڕەش وەزیری دەپاراست. لە قسەکانی بەردەوام بوو. بۆ دروستکردنی گراپایەکی ساغ مرۆڤ پێویستی بە عیشق و بە وەختیشە. یۆهانس سەری بەرز کردەوە و چاوێکی بڕیە پیرەمێردەکە وتی عیشق و وەخت؟ پاشان قەڵاکەی جوڵاند بێئاگا لەوەی کە بەو جوڵەیە وای لە شاکرد بێبەرگری بمێنێتەوە. ئیراسمۆس کشی کرد و بە 3 جوڵەماتی کرد. یۆهانس لە قسەکانی بەردەوام بوو. تا چ ڕادەیەک عیشق و وەخت پێویستە؟ ئیراسمۆس وەڵامی دایەوە نە زۆر کەم و نە زۆر زیاد، بەستراوە بە ساڵەوە. کشومات ئیراسمۆس هەڵسا 2 جامی هێنا، هەردووکیانی پڕ لە شەرابێکی هەنگوینی کرد و یەکێکیانی دایە دەست کەمانچە ژەنەکە. هانێ تامی بکە یۆهانس،
پێکی یەکەم لە ئاگر دەچێت، پێکی دووەم لە قەیفە، سێهەمیشیان لە سەرەتای خەونێک دەچێت. کارلسکی ڕێک سێ پێکی هەڵدا و هەر پێکێکی بە شوێنەیی نۆشی. کەمانچە سازەکە وەک باوکێک لێی ڕوانی و بە خەمگینیەوە وتی: وەخت تازە شتێکی ئەوتۆم بۆ ئەمەیان بەدەستەوە نەماوە. عیشقیش، ئای عیشق. لێوەکانی لێک ناو و ئاخێکی قوڵ یەڵکێشە. بۆ شەوی دوایی یۆهانس لێی پرسی: ئەی شەترەنج، ئەمەیان بۆ بەلاوە ئەوەندە سەرنجڕاکێشە؟ لە وەڵامدا: سەرنجڕاکێش؟ نا، ئەفسوناویە. بۆ ئەوەی بیتە شەترەنج زانێکی کارامە ئەبێ کەمێک شێت بیت، ئەبێ لە تواناتدا هەبێت تەختەی شەترەنجەکە بە هەر 64 خانە ڕەش و سپیەکەیەوە بەرجەستە بکەیت و بەڕادەیەک لەسەر ئەم کارە بەردەوام بیت تا عەقڵت لەدەست ئەدەیت. لە ڕاستیدا شەترەنج تاقەیاریەکە پشت بە شێتێتی دەبەستێت و هەر ئەمە ژوا لە منەکات یاری شەترەنج بکەم و حەزی لێ بکەم. یۆهانس وتی: بڕوا ناکەم من بۆ ئەم یاریە بەڕادەی پێویست شێت بم. ئیراسمۆس وەڵامی دایەوە: بەڵێن تێمێ ئەگەر هەموو شەوێک لەگەڵ حەریفێکی خەیاڵی دایاری بکەیت، ئەو کاری من بە درێژایی 54 ساڵی ڕابردوو کردومە، سەرنجام بەم پلەیە دەگەیت. ڕاستیەکەی بەلای یۆهانزەوە نەگراپا سەرنجڕاکێش بوو، نە شەترەنج. کاتێکیش لە بارەیانەوە ئەدوا، تەنها لە بەردڵی پیرەمێردەکە بوو. لەسەرێکی ترەوە مۆسیقا بەلای ئەمەوە شتێکی سیحراوی بوو. ئەو کەمانچە ڕەشەی کە بە سەرووی مێزی کاری کابرایی بە ساڵاچووەوە هەڵواسرا بوو، تەواو ئەمی وروژاند بوو. هەرگیز کەمانچەیەکی لەم چەشنەی نەدی بوو. کەمانچەیەکی وەها ڕەش، وەها ناسک و وەها جوان. لەگەڵ هەموو ئەمانەشدا شتێکی تیا بوو، دەبووە مای شڵەژانی مرۆڤ. ئەم کەمانچەیە لە چاوی ئەمدا زیندوو دەینواند. سێم شەو یۆهانس لێی پرسی: ئێوە کەمانچە ڕەشە، بەلای تۆ چ شتێکی سەرنجڕاکێشی تایە؟ ئیراسمۆس سەیرێکی سەرەوەی کرد و ڕەنگ لە ڕوویدا نەما. ئەو کەمانچەیە ئەگەر لە جێی تۆ بوومایە، هەرگیز دەستم لە تاقەژەیەکی شێوە نەئەدا. بۆ ئەوەندە خراپەکە نەهێنێ بیژەنیت؟ نا، تەواو بە پێچەوانەوە. ئەمە سەرسوڕهێنترین سازێکە تا ئێستا بینی بێتم. نەسیمێک بەسە بۆ ئەوەی بیلەرێنێتەوە. ئاوازەکەی هێندە نامۆیە، گەر بۆ تاقە جارێکیش بیبیستیت بۆ هەتایە دەتگۆڕێت. لە چەشنی قومێک بەختەوەری پەتیەچێت کە ئەگەر بۆ جارێک تاقیت کرد بێتەوە، چیدی ئەو کەسەی پێشوو نابیت. بەڵێ، ژەنینی ئەو کەمانچە ڕەشە ئاوهایە. یۆهانس وتی: ئەی باشە، هەرگیز ژەنیوتە؟ لە وەڵامدا: تەنها تاقە جارێک، ساڵانێک لەمەوبەر. بەڵام ئیدی دوای ئەوە دەستم بەری نەکەوتۆتەوە. کاتێک عاشقە بیت، لێرەشدا باز لە عیشقێکی ڕاستەقی ناکەم. محاڵە و عیشقت لەبیر بچێتەوە. هیچ شتێک لەوە ناخۆشتر نییە کە لە هەموو ژیاندا بۆ تاقە جارێک تامی بەختەوەری ڕاستەقی نەبکەیت، چونکە دوایەوە هەموو شتەکانی تر دەبنە مایەی خەمگینیت، تەنانەت سادەترین شتەکانیش. ئەو شەوە یۆهانس لە ژوورەکەی خۆیدا بۆ ماوەیەک کاری لە ئۆپێراکەیدا کرد. پاشان خەو چووە چاوی و خەونی بە کەمانچە ڕەشەکەوە بینی. کە بەیانی لە خەوەستا بەپەلە سەیرێکی دەفتەرە ڕەشنووسەکەی کرد کە هێشتا لای تەختی خەوتنەکەیەوە کەوتبوو. واقی ورما کە بینی دەفتەرەکەی بەتاڵە و هیچی تیانە نووسراوە. هەموو شتانەی کە شەو نووسی بوونی سڕابوونەوە. یۆهانس گێژ ببوو. شەوی ڕابردووی هێنایەوە بەرچاوی خۆی و بیری لە گفتوگۆکەی شەو کردەوە. هەروەها بیری لەو خەونەش کردەوە کە بینیوێتی هەموو شتێک سیر دەهاتە بەرچاو.
ئەشێ هەموو ئەو شتانە بەخەون ببینیت لەوانەشە خۆی هەر هیچی لە دەفتەرەکەیدا نەنووسی بێت، بەڵام ئەمەش ڕێی تێنە ئەچوو. بە درێژایی ئەو ڕۆژە هەوڵیدا لە ڕێی خۆخەریککردنەوە بەو ئەرکە بێزارکەرانەی کە لە ئەستوویدایە ئەو شتە هەراسانکەرانە لەبیر خۆی بەرێتەوە. بەڵام کاتێ شەو گەڕایەوە بۆ ماڵەوە، یەکەمین شت کە سەرنجی ڕاکێشا کەمانچە ڕەشە هەڵواسراوەکەی سەر دیوارەکە بوو. ئەو گومانێکی سەیری هەبوو لەوەی کە ئەو کەمانچە ڕەشە پەیوەندی بەو ڕووداوانەی ئەو دواییەوە هەبێت. پاش چەند ڕۆژێک یۆهانس لەگەڵ ئیراسمۆسدا سەبارەت بە هونەرەکەی و هەروەها سەبارەت بۆ ئاوازانەی کە لە دەرونی خۆیدا هەستی پێدەکرد و لەبەر هۆیەکی پەنهان و پڕنهێنی نەیدەتوانی بیخاتە سەرکاخەس کەوتە گفتوگۆ. لە کاتێکدا یۆهانس سەرسام مابوو، پیرەمێردەکە گوتی: باشە، بڵێ با بزانم کەی گوێم لەو ئۆپێرا بەناوبانگە دەبێت کە وەندە باسی دەکەیت؟ ئەم قسەیە بە ڕادەیەک کاری لە یۆهانس کرد کە نەیتوانی وەڵامی بداتەوە. ئەمە یەکەمین جار بوو کە ئیراسمۆس بایەخی خۆی بە مۆسیقاکەی ئەم دەربڕی. لە ڕاستیدا زۆربەی کات وەختێ یۆهانس قسەی دەکرد، ئیراسمۆس بە ئاسایی سەری ڕادەوەشاند و ئەم کەمانچە ژەنە لاوەش وای دەزانی کە ئەو بەڕاستی گوێ بۆ قسەکانی ئەم شل ناکات. ئیراسمۆس پرسیارەکەی خۆی دووبارە کردەوە: ئایا ئەم ئۆپێرایە هەرگیز تەواو نابێت؟ لە وەڵامدا یۆهانس وتی: هێشتا بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارە زۆر زووە. ئەگەر شتەکان هەمووی بە ڕێکوپێشی بەڕێوە بچن، لەوانەیە چەند مانگێکی پێ بچێت. دوو مانگ تێپەڕی و سەر لە نوێ پیرەمێردەکە لی پرسیەوە: باشە پێم بڵێ بزانم ئەم ئۆپێرایە چەند لاپەڕە دەردەچێت؟ یۆهانس وەڵامی دایەوە: 167 لاپەڕەیە. ئەی باشە چەند نۆڵی دەبێت؟ 7623. هەڵبەت بەبێ لە بەرچاوگرتنی بێدەنگیەکان. باشە یۆهانس پێم بڵێ ئەی تۆ چەند لێ نووسیوە؟ یۆهانس وەڵامی نەدایەوە، لەبەرەوەی چەند کاتی زیاتری بۆ نووسینی ئۆپێراکەی تەرخان دەکرد، ئۆپێراکە لەبەر چاویدا خەیاڵاوی تر خۆی دەنواند. یۆهانس حەزی نەدەکرد ڕاستی بە پیرەمێردەکەی هاوڕێی بڵێت. سەرنجام شەوێکیان نەیتوانی لەوە زیاتر دان بە خۆیدا بگرێت. ئەو 7 جار هەوڵی داوە دەفتەری نۆتەکەی پڕ بکاتەوە، بەڵام هەر 7 جارەکە ئۆپێراکەی نەماوە و سڕاوەتەوە. هەردوو پیاوەکە لەسەر مێزی نان خواردن دانیشتبوون و بەدەم بوتڵێک شەرابی سووری ساغەوە خەریکی خواردنی کەڵەشێری کێوی سوورەوە کراو بوون. سەرەتاکانی مانگی ئۆکتۆبەر بوو. هەموو ڕۆژێک خۆرەکە کەمێک زووتر لە ڕۆژی پێشوو لە نێو ئەستێرەکاندا ون دەبوو. ئیراسمۆس و یۆهانس بە هیچ بۆنەیەکی تایبەتەوە پابەند نەبوون، بەتەنها بەسەرچوونی هاوین و دەستپێکردنی وەرزی سەرمان بەرز ڕادەگرت.
شەرابەکەش بۆندار و ساغ بوو لە یادی وەرزێکدا کە لە دەمەدەمی بەسەرچووندا بوو هەستێکی تێکەڵ لە گەرمی و سەرمەستی لە ناخی مرۆڤدا دەخوڵقاند. کاتی ئەوە هاتبوو یۆهانس لەگەڵ هاوڕێکەیدا بپەیوێت، بەڵام ئیراسمۆس دەست پێشخەری کرد. یۆهانس هەستەکەم دەتەوێت شتێکم پێ بڵێیت. یۆهانس بەر لە وەڵامدانەوە تاوێک چاوی بڕیە قاپەکەی بەردەمی. باشە پێم بڵێ چۆن زانیت؟ لەو ساتەدا ئەو دوو پیاوە هێندە لە یەک نزیک ببوونەوە کە دەیانتوانی هەر چیشیان هەیە، تەنانەت بە بێدەنگیش بە یەکتری بڵێن. یۆهانس دیارە ماوەیە کە شپرزات بینم، پێم بڵێ چ شتێک ئازارتەیات؟ یۆهانس قومێکی هەڵدا و پاشان بەسەرهاتی دەفتەری نۆتەکەی بۆ جێڕایەوە. یۆهانس لەو بڕوایەدام ئەوەت لە خەوندا بینی بێت. من باوەڕم وایە ئەم جۆرە شتانە هەر لە دنیای خەوندا ڕوئەدەن. یۆهانس لە وەڵامدا وتی، نا، باوەڕ بکە شتێک هەیە ڕێم لێ دەگرێت بنووسم. باشە، شتێکی وەک تەلیسم؟ یۆهانس دەیویست دەست بۆ کەمانچە ڕەشەکە درێژ بکات، بەڵام لە دوا ساتدا وازی لەوە هێنا. لە وەڵامدا وتی، لەوانەیە. تەنانەت لە کاتی قسەکردنیشدا هەستی بەبوونی کەمانچە ڕەشەکە دەکرد. زۆر باشە یۆهانس، لەم حاڵەتەدا وا باشترە کەمێک سەبر بکەین. بەم جۆرە ئیراسمۆس مێزەکەی جێهێشت و لەسەر کورسیە کۆنەکەی خۆی دانیشت. یۆهانس بە شەوقەوە چاوی بڕیە تەختەی شەترەنجەکە. ئەسپە ڕەشەکە بەرگری لە وەزیرەکەی خۆی دەکرد. لاوەکە بەرامبەر پیرەمێردەکە دانیشت بوو. ئیراسمۆس بتڵە گراپاکەی هێنا و دەستیان بە یاریەکەی دوێنێ شەو کردەوە. باشە پێم بڵێ بۆچی سەبر بکەین؟ سەبر بکەین تا ئەوە ڕوئەدات کە دەبێت ڕووبدات. دواتر یۆهانس وتی، من سەر لەمە دەرناکەم. لە وەڵامدا هەموو شتێک بە ئومێدەوە بەستراوەتەوە. سەرنجام ڕۆژێک دێت تۆ ئۆپێراکەت دەنووسیت و پاشان پێشکەشی دەکەیت. لەوانەیە بۆ تاقەجارێک و ڕەنگە بە تەنها بۆ خۆشت بێت، بەڵام پێشکەشی دەکەیت. من لەم ڕۆ دڵنیام. لەم دنیادا هیچ بەختەوەریەک نییە بێ ئومێد بێت. یۆهانس دوا قسەی پیرەمێردەکەی لەژێر لێەوە وتەوە، لەم دنیادا هیچ بەختەوەریەک، بەڵام نا، بەختەوەری لە خەو نادێت. پاشان درێژەی بە قسەکانیدا، بەڵام من تا ئێستا شتم پێ نەوتویت. ئەو شەوەی کە بریندار کرام و لە ناو مەیدانی شەڕدا کەوتبووم، ئافرەتێکی سیر هاتەلام. لەوانەیە تارماییەک یان خەونێک بوو بێت، بەڵام هەرچێک بوو بێت لەوە بەدواوە هەموو شەوێک بیرم لەو کردوێتەوە. ئیراسمۆس کەمێک تێفکری، دواتر وتی، سەبر کە تا خەونەکە دەبێت بەڕاست. ئەوسا ڕزگارت دەبێت، درەنگ بێت یان زوو ئەمە دێتە دی، تەنها سەبرت هەبێ. باشە پێم بڵێت دەبێت چەند سەبرم هەبێت؟ مەسەلەکە ماوە نییە، ئەشێت چەند خولەکێک یان چەند ساڵێک بخەیانێت. ئەم شتە هەمیشە شایانی چاوەڕوانیکردنە. دواتر یۆهانس پرسی، هەمیشە؟ ئیراسمۆس سەرێکی ڕاوەشاند و وتی، بەڵێ، هەمیشە. یۆهانس بێدەنگ بوو، دەستیشی لەسەر وەزیری ڕەش بوو. دواتر وتی، بەڵام من لەوە دڵنیا نیم کە ئەوەندە بەسەبر بم. هەرچۆنێک بێت، یۆهانس لە ئێستەدا وا بڕیاریدا کە سەبر بکات. بۆ شەوی دوایی لە کاتێکدا خەریکی درێژەدان بەو یاری شەترەنجە بوون کە هیچ شەوێک تەواویان نەدەکرد، پیرەمێردەکە چوە پێشەوە وتی، یۆهانس، بیرم لە ئۆپێراکەی تۆ دەکردەوە. تۆ ناتوانیت تەنها بنووسیتەوە، تۆ پێویستت بەوەیە کە سەرەتا تیایدا بژیت. یۆهانس لە وەڵامدا وتی، هەرگیز بیرم لەمە نەکرد بووە. بەڕاستی پێت بڵێم، هەرگیز لەو باوەڕەدا نەبووم کە ئەم مەسەلەیە پەیوەندی بە ژیانی ڕۆژانەوە هەبێت. ئیراسمۆس سیرێکی کرد و وتی، بەڵام من بۆ چوونێکم هەیە، لەوانەیە بۆ چوونی تۆش بگۆڕێت.
یۆهانس بە تاسەوە وتی بەڕاست پێم بڵێ بۆ چوونەکەت چییە؟ یۆهانس پێویستە بە دوای بەشەکانی تری خەونەکەتدا بگەڕێیت. باشە پێم بڵێ من دەتوانم لەکوێدا بیان دۆزمەوە؟ ڕاستە لەوانەیە هەر بەشەی لە شوێنێکدا بێت، بەڵام لە هەموو شوێنێک زیاتر وا لە ناخی خۆتدا. یۆهانس برۆکانی بەرز کردەوە و پاشان بێبیرکردنەوە دەستیدا فیلەکە و بە درێژایی تیرەی تەختەکە هێنایەوە دواوە. ئیراسمۆس لە قسەکانی بەردەوام بوو. هەر کەسە و ڕێگای خەونەکانی خۆی دەبڕێت. ئەوەش کە تۆ ئافرەتە سەیرە لە خەونەکانتدا دەبینی، خۆی لە خۆیدا شایەتی بۆ ئەم قسەی من ئەدات. یۆهانس بەسەر سوڕمانەوە وتی بەڵام خەونەکان هەمیان وان، لە خەوندا هیچ سنوورێک نامێنێت و هەرەمەش دەبێتە مایی جوانی ئەو خەونانە، وانە؟ بێگومان لە خەوندا دەشێ هەموو شتێک ڕووبدات. بەڵام پێم بڵێ ئاخۆ ئەمە دەبێت چ پەیوەندێکی بە ژیانی ڕۆژانەوە هەبێت؟ ئیراسمۆس یەکسەر وەڵامی نەدایەوە. بۆ ماوەیەک چاوی بڕیە تەختەی شەترەنجەکە. اینجا بە وەزیرەکەی فیلەکەی یۆهانزی خوارد. قومێکی گەورەی لە گراپاکەدا و ڕووی کردە کەمانچە ڕەشە هەڵواسراوەکەی سەر دیوارەکە. پاشان ڕووی کردەوە یۆهانز وتی سیر کە یۆهانز، خەونەکان تەنها بە تێکشکان کۆتاییان دێت. ڕۆژی یەکشەممەی مانگی نۆڤەمبەری ساڵی 1970 لە کاتێکدا کلوکلو بەفر بەسەر شاری ڤێنسیادا دەباری، یۆهانز بە مەبەستی نوێژی شێوان بۆ کڵێسای سان زەکەریا دەچوو. لە کۆتایی ڕێوڕەسمەکەدا نوێشکەرەکان هەڵسان و لە کڵێساکە چوونە دەرێ، بەڵام یۆهانز لەوێ بەتەنیا مایەوە. کاتێ بەتەنیا لە ماڵی خودادا کەوتبووە سەر ئەژنۆ، گوێی لە دەنگی کەسێک بوو، دەنگی ئافرەتێک کە زۆر بە ناسکی و خەمگینانە گۆرانی دەوت. یۆهانز موچڕکێک بە پشتی داهات. دەنگەکە لە هەمان ئەو دەنگە دەچوو کە ئەو شەوە لە مەیدانی شەڕەکەدا بیست بووی. یۆهانز نەشئەی خۆشی دایگرت، سەرکێشی نەکرد چاوی بکاتەوە، لەوە دەترسا ئەگەر چاوی بکاتەوە تەلیسمەکە بشکێت و گۆرانیەکە کۆتایی بێت. ئەو پێویستی بەوە بوو زیاتر گوێی لەو دەنگە بێت. چاوەڕێ بوو شتێک لە دەرونیدا دروست ببێت و گەشە بکات، شتێک کە لە منداڵبوون دەچێت، لە هاتنە ناوەوەی بەشێکی بوونی بۆ نێو ئەم دنیایە. ئەو ئۆپێراکەی بۆ ئەم دەنگە دەنووسی. قەرار بوو ئۆپێراکە لە ڕێی خاوەنی ئەم دەنگەوە پێشکەش بکرێ. کە گۆرانیەکە کۆتایی هات، یۆهانز چاوی کردەوە، لەسەر خۆ هەڵسا و سەیرێکی دەور و پشتی خۆی کرد، بەڵام کەسی لێ نەبوو. دەنگ و ئاوازەکە نەمابوون، کڵێساکە چۆڵ و هۆڵ ببوو. بە تەنها خۆی و یادەوەری ئەو نەغمەیە مابوونەوە کە لە چواردەوریدا دەنگی ئەدایەوە. ئەمە دووەم جار بوو ئەو بدۆزێتەوە و لە دەستی بداتەوە. کاتێ یۆهانس ئەوەی بۆ ئیراسمۆس گێڕایەوە،
درەوشانەوەیەکی لە چاوانی کابرای بە ساڵاتچوودا بینی. پێم بڵێ ئاخریەکەی بینیت؟ یۆهانس نەیدەزانی چی بڵێت. ئیراسمۆس بەردەوام بوو. ئەزانیت چێیە؟ کەمێک بێدەنگی باڵی بەسەر ئەو ناوەدا کێشا. دواتر یۆهانس وتی: منیش بیرم لەمە دەکردەوە. هەردووکیان چاویان بڕی بووە خاڵێکی سەر دیوارەکە. دانیشە یۆهانس، پێویستە شتێکت بۆ باس بکەم. یۆهانس دانیشت. لە کاتێکدا ئیراسمۆس شەرابی بۆ تێدەکرد، دەیزانی کە بەم زوانە گوێی لە نهێنی کەمانچە ڕەشەکە دەبێت. بەشی دووەم. عیشقی من بۆ کەمانچە سەودایەک بوو خەریب و ئەگۆڕدرا بۆ شێتی. دەمیست ببمە گەورەترین کەمانچە سازی تەواوی سەردەمەکان. ئەو دەم دەشمزانی کە بۆ وەدیهێنانی ئەم خواستە ئامرازی پێویست شک دەبم. دەمزانی کە کەسێکی هەڵکەوتووم. لە کاتی دەستپێکردنی ئەم چیرۆکەدا کوڕیژگەیەک بووم و هیچی تر. زۆر دوور لە ڤینسیا، لە شاری کریمۆنا دەژیام کە زادگای کەمانچەیە. لەوێ بوو کە لە سەرەتاکانی سەدەی 16دا یەکەمین کەمانچە دروستکرا و هەر لەوێش من فێری هونەرەکەم بووم. دایک و باوکم بەردەوام دەیانویست من ببمە کەمانچە سازێک، بەڵام من خۆم ئارەزووم لەوە گەورەتر بوو. دەمویست کەمانچەیەکی وەها نایاب دروست بکەم کە تا ئەو سەردەمە هی لەو چەشنە دروست نەکرابێت. کەمانچەیەکی بێخەوشی وە کە دەنگی بەڕادەیەک بەرز بێت، هەر کە ژەنرا ئاسمان ببڕێت و لەگەڵ خودا بپەیوێت. هەر لە مناڵیەوە عاشقی مۆسیقا بووم و بە مۆسیقا ژیام. هەوڵم ئەدا سوپاسی خوا بکەم لە پای ئەو بەهرەیی کە پێی بەخشیوم، بەدەر لە هەر لە خۆبایی بوونێک. دەمزانی کە توانایەکی تایبەتیم تایە و هەروەها ئیرادەیەکیش بۆ بەکارهێنانی ئەو توانایە. گەرچی ئێمە هەردووکمان ئەوە دەزانین کە ئەم توانایە لەگەڵ نیشانی شێتیدا کە پێمان دەکرێت هەڵکەوتەیەک بکەینە دێوانەیەک، دوجار یەک شتن. تەواوی کاتەکانی بێداریم بۆ پەرەدان بە هونەرەکەم تەرخان دەکرد. بەدەم عیشقی مۆسیقاوە دەخەوتم و هەڵدەستام و دەم خوارد و دەژیام. ئەو نەوایی کە هەوڵمەدا بیدۆزمەوە و بۆ هەمیشە لە ناو دڵی کەمانچەکانمدا بیپارێزم. ئەمەوێ ڕازگۆیانە ئەوەت پێ بڵێم کە لە ڕاستیدا ئەو مۆسیقاپەتیە بریتی بوو لە نەوایەکی مرۆیی، دەنگی ئافرەتێک، نەوایەک کە لە دەنگی خۆم باشتر دەیناسم، گەرچی بەتەنها لە خەونەکانمدا دەتوانم گوێم لەو نەوایە بێت. بەلای منەوە نەوای هیچ سازێک هێندەی کەمانچە لە دەنگی ئادەمیزاد ناچێت. من هەر یەکەم جار کە کەوانەکە بەرژێکان کەوت و دەنگیم هاتەگوێ شەیدای بووم. ئەم شەیداییەشم هەرگیز کەمی نەکرد. کاتی هێشتا مناڵێکی پچکۆلە بووم، باوکم ئاوازێکی بۆ ژەنیم کە تەواو کاری تێکردم کە لە ژەنینی ئاوازەکە بووە وتم حەزەکەم ڕۆژێک بێت بتوانم ئەوە بژەنم. لە وەڵامدا چی؟ یعنی تۆ تەوێ ببیت بە کەمانچەژەن؟ وەڵامم دایەوە کەمانچەژەن نا، ڕاستیەکەی ئەمەوێت کەمانچەیەک دروست بکەم دڵی مرۆڤەکان بەهەژێنێت. حەز دەکەم کەمانچەیەک دروست بکەم باشترین کەمانچە بێت تا ئێستا دروست کرابێت. باوکم برۆکانی لێک ناو پرسی دڵنیایت کە ئەمە حەز و خولیاتە؟ یەکسەر وەڵامم دایەوە بەڵێ. باوکم وتی زۆر باش.
بۆ ڕۆژی دوایی منی برد بۆ کارگەکەی فرانچیسکۆ سترادیڤارد کە تازە ئەنتۆنیۆ سترادیڤاردی باوکی کۆچی دوایی کردبوو. فرانچیسکۆ سترادیڤاری وەستایەکی کارامە بوو، بەڵام لە هەڵکەوتووی باوکە بەناوبانگەکەی زۆری بەرنەکەوتبوو. کاتێک منی بە شاگرد قبوڵ کرد، کار و کاسبی خێزانەکان ڕوو لە کەمی بوو، بە هەمووی ساڵێکی لە تەمەندا نەمابوو. سەردەمی زێڕینی کەمانچەسازی لە کریمۆنادا بەرەو کۆتایی دەچوو. فرانچیسکۆ کابرایەکی کەمدوو بوو، مۆسیقا تاکە ڕێگەی دەربڕینی خۆشی و خەمەکانی بوو. زۆربەی کاتی خۆی بۆ ژەنینی تەرخان دەکرد و بەشی زۆری ئەو کارانەی کە پەیوەندیان بە دروستکردنی کەمانچەوە هەبوو دەیسپارد بە شاگردەکانی و تاقەکاری خۆشی. ئەوە بوو کە دوای تەواوبوونی کەمانچەکان ناوی خۆی دەخستە سەریان. هەندێک جاریش لەسەر ڕاستپاردەی کەسانێکی بەناوبانگ ناوی باوکی ئەخستە سەریان. لەو ڕۆژگارەدا ئەوەی ناو و پلە و پایەیەکی هەبوایە حەزی دەکرد خاوەنی کەمانچەیەک بێت کە نیشانەی سترادیڤاری پێوە بێت. لە ڕاستیدا هەندێک لە مۆسیقازانەکان نەیاندەویست زۆربەی ئەو جۆرانەی کەمانچە بژەنن کە ئەو دەما لە ئارادا بوون، بەڵام هیچ ئۆرکسترایەک نەبوو کە بەلانی کەمەوە دوو کەمانچەی سترادیڤاری تیانە بێت. هەر بۆیە میر و شازادە و دۆکەکان بڕێکی زۆر پارە و پولیان خەرج دەکرد تا بە شانازیەوە بە یەکتر بڵێن کە کەمانچەکانی ئۆرکستراکەیان ئیمزای کەمانچەسازێکی بەناوبانگی پێوەیە. ڕۆژێکیان پادشای سوید بەمبەستی کڕینی ڤیۆلایەکی بچکۆلا بۆ کوڕەکەی نێردراوێکی ناردە لای فرانچیسکۆ. نێردراوەکە پێی گوت کە پاشا کەمانچەیەکی سترادیڤاری دەوێت، بەڵام گشت نمونە دەستکردەکانی وەستا فرۆشرابوون و تەنانەت یەک نمونەشتیە لە کارگەکەیدا نەمابوو. بۆیە فرانچیسکۆ یەکێک لە کەمانچە دەستکردەکانی خۆی بە نرخێکی گونجاو پێدا. لە پشتی ڤیۆلاکەش نووسرا بوو: فرانسیسکۆ سترادیڤاریۆس کریمۆنزیس، کوڕی ئەنتۆنیۆس، لە ساڵی 1742دا دروست کراوە. دوای 2 مانگ نێردراوەکەی پاشا هاتەوە بۆ کریمۆنا. وتی: جەنابی پاشای سوید زۆر سەغڵەتە، ئەو ڤیۆلایی کڕیمانە سترادیڤاری ئەسڵ نییە. پاشان کیسەیەک ئاڵتوونی لە گیرفانی دەرهێنا و لەسەر مێزەکە داینا و وتی: جەنابی خاوەنشکۆ، دڵنیام کام بڕە زیادەیە بەشی کڕینی دانەیەکی سترادیڤاری ئەسڵ دەکات. فرانچیسکۆ پڕی بە ڤیۆلاکەدا کرد و لەژێر لێوەوە بۆڵاندی: سترادیڤاریەکی ئەسڵ؟ بەسەر چاو، هەرێستا بۆ تێنم. چووە کارگەکەی و دەرگاکەی داخست. بۆ چەند خولەکێک دەنگی تەق و تۆق لە کارگەکەیەوە هاتە گوێ. کاتێک گەڕایەوە ڤیۆلایەکی ڕێک وەک ئەوەی پێشوو لە دەستیدا بوو. تەنها ئەوە نەبێت ئەمیان لە پشتەکەی نووسرا بوو: ئانتۆنیۆس سترادیڤاریۆس کریمۆنزیس، لە ساڵی 1732دا دروست کراوە. پاشای سوید دەنگۆیەکی وای لە ناو خەڵکدا بڵاو کردەوە کە بە بڕێک پارەی کەم توانیوێتی دواشاکاری وەستاکەی کریمۆنا بکڕێت. گەرچی فرانچیسکۆ هەر ناوەکەی پشت ڤیۆلاکەی گۆڕی بوو، بەڵام بەو فێڵا توانی بووی نرخەکەی 2 ئەوەندە زیاد بکات. فرانچیسکۆ بەهۆی پادشای سویدەوە بووە کابرایەکی پارەدار، بەڵام پلەپایی چەند زیاتر دەبوو، ئەوەندە تامی ژیان لە لای تاڵتر دەبوو. کاتێک گەیشتە لووتکەی ناچاری و تیامان، تەماشای کرد بۆتە چاودێری دوڕۆژەکانی هونەرێک کە بەرەو فەوتان دەچێت. بەڕادەیەک هەستی بە قورسایی ناوبانگی باوکیە کرد لەسەر دڵی کە چیدی لە پیشەکەی خۆی قایل نەبوو. بۆیە زوو دەستی لە پیشەکەی هەڵگرت و تەنها وەک چاودێرێک بەسەر کاری شاگردەکانیەوە مایەوە. هەموو بەیانیەک بە ژەنینی چەند ئارپێژێک سەرپەنجەکانی خۆی گەرم دەکردەوە. دواتر مشوری پێداویستیەکانی کارگەکەی دەخوارد و سەرنجام شەو ئەو ئاوازانی دەژەنی کە خۆی داینابوون. کاتێکیش یەکێک لە شاگردەکان جەسارەتی دەکرد و بە پرسیارێک ئەو سروتی لێ تێکەدا، فرانچیسکۆ سترادیڤاری بەبێ گوێدانە ئەو لەسەر ژەنینەکەی خۆی بەردەوام دەبوو تا ئەو کاتەی شڵەژانی لە چاوی شاگردەکەیدا دەبینی.
اینجا دەستی لە ژەنین هەڵدەگرت و دەیوت وەختێک ئاوازێک دەژەنیت کە لە توانایدایە کەسێک تا سنووری گریان پەلکێش بکات، مانای وایە قسەکردنی تۆ لەو کاتەدا جگە لە بەفیڕۆدانی هەناسە هیچی دی نییە. ئەو باش ئەو ڕاستی دەزانی کە کوڕی بەناوبانگترین کەمانچەسازی هەموو سەردەمەکانە، ئەمەندە و بەس. ئەمەش زۆر شەرمەزاری دەکرد. بە پێچەوانەی مامۆستا بێدەنگەکەمەوە من شاگردێکی بەجۆش و خرۆش بووم کە دەمویست ئاوازەکەی ناو ناخم لە ڕێی زۆر بڵەیی و هەراو زەنا و پێکەنینی زۆرەوە بخەمە ڕوو. لەبەرەوەی فرانچیسکۆ حەزی بە بێدەنگی دەکرد، من وەک ئیسفنجێک دەنگم هەڵەمژی. مۆسیقا ئامرازێکی باشتری لەو جۆش و خرۆشەی من بۆ کەمانچە دەست نەدەکەوت. خولیایەک لە ڕەگەزی خولیاکەی سترادیڤاری مەزن. ئەو کەسە بوو کە ئەگەرچی من هەرگیز نەمدی بوو، بەڵام دڵنیام کە لە هەموو کەسێکی تر زیاترم ناسیوە. ساڵانێک دوای مەرجی ئانتۆنیۆ سترادیڤاریش هێشتا هەر کارگەکەی پڕشنگی هێزی سەرسوڕهێنەری کەمانچەسازە مەزنەکەی ئەدایەوە، گەرچی خەڵکانێک هەستیان بە تیشکی ئەم هێزە نەدەکرد. بەڵام من هەر کاتێک دەچوومە ناو کارگەی مامۆستاوە، هەروەکو جاران هەستم بە حزوری سەنگینی ئەو دەکرد. لە نێو دار و تەختەی کەڵەکەبوو لەوحی چوونیەک و جۆرەها ئامێری مۆسیقادا کە لە قۆناغی جیاجیای دروستکردن و چاکردنەوەدا بوون. لە نێو ئەو ئاشوبەدا فرانچیسکۆ بەتەنها ئەو کەرەسە خاوانەی دەبینی کە قەرار بوو ڕۆژێک ببنە ئامێر. بەڵام بەلای منەوە مەسەلەکە لەوە زیاتر بوو. من لە نێو ئەو ئاشوبەدا سەرەتای پەرجوویەکم دەبینی، پەرجوویەک کە دەبووە مانای پەیدابوونی دەنگێک کە لە توانایدا بێت جیهانی مرۆڤەکان بە جیهانی فریشتەکانەوە ببەستێتەوە. بەسەرهاتی کەمانچە ڕەشەکە بە خەونێک دەستی پێکرد. من هەمیشە کەمێک خەیاڵی بووم. بە ڕۆژ لە کاتی کارکردندا لە کارگەکەی سترادیڤاری خەریکی خەیاڵات دەبووم و شەوانیش کە لەسەر تەختی خەونەکەم دەنووستم خەونم دەبینی. لە ڕاستیدا جگە لەو کاتانەی کە بۆ دروستکردنی کەمانچە تەرخانم دەکرد، خۆشترین ساتەکانی تەمەنم ئەو ساتانە بوو کە خەونم دەبینی. خەونێکی تایبەتم دەبینی کە هەموو شەوێک دووبارە دەبەوە. ئافرەتێکم دەبینی بەرەو لای من دەهات. نەمدەناسی، نەسیمای بەلامەوە ئاشنا بوو، نەبەژن و باڵاشی. بەڵام دەنگە زێڕینەکەی سەر تاپای شەوانمی تەنی بۆ و هەموو جارێکیش بە بیستنی ئەو دەنگە ئەدوت خەریکە دڵم شەقار شەقار دەبێت. لە ڕاستیدا عاشقی ئافرەتێک ببووم کە بوونی نەبوو. هەموو شەوێک لە هەمان خەوندا بە دەوری شارێکی سەیردا دەسوڕامەوە. ئاوازی کەمانچەیەک لە دوورەوە دەهاتە گوێ. بەرەو سەرچاوەی دەنگەکە هەنگاوم دەناو. بە دوایدا بە گوزەرێکی تەنگدا پێچم دەکردەوە. پاشان دەکەوتمە سەر شەقامە چۆڵەکانی بەر تریفەی مانگەشە و تا دەگەیشتمە پردێکی بەردینی سەر جۆگەیەک. لە نێو ئاوەکەدا وێنەی دەموچاوێکم دەبینی کە دەموچاوەکە چارشێوی پۆشی بوو. هەر لەوێدا لە ناوەڕاستی پردەکەدا ئافرەتێک کە پشتی لە من بوو ڕاوەستا بوو کەمانچەی دەژەنی. منیش بە شوێنەیی لێی نزیک دەبوومە و دەستم دەخستە سەرشانی. کاتێک ئافرەتە لاوەکە ڕووی تێدەکردم، سەیرم دەکرد کەمانچە ناشەنێت، بەڵکو خۆی کەمانچەکەیە. لە شولاری ناسک و خەتەکانی بەژن و باڵاشی هەر لە هی کەمانچە دەچوون و دەنگیشی هەر لە دەنگی کەمانچە دەچوو. کاغەزێکی بەدەستەوە بوو. ئەو ئاوازەی کە لە دەرونیدا هەڵدەقوڵا لە ئاوازێکی ئاسمانی دەچوو. ئافرەتەکە ئامێزی واڵا دەکرد. کاتێک منیش بەرەو ڕووی دەچووم تا لە ئامێزی بگرم، بەڵام ئەو نەمدەزانی ئافرەتە یا مۆسیقایە یان خەونە.
لە نێو دەریایە گڕ و کڵپەدا نقم دەبووم و منیش لە خەو ڕائەپەڕیم. هەر کاتێک کەمانچەیەکم دروست دەکرد دەمویست دەنگی ئەو ئافرەتەی تیا دروست بکەم، بەڵام بەردەوام هەوڵەکانم بێئەنجام دەبوون. ئەو خەونە نهێنیەکەی من بووم، هەرگیز باسم نەدەکرد، نەلای فرانچیسکۆ سترادیڤاری و نەلای هاوڕێ هونەردۆستەکانم لە کارگەکەدا، جگە لە خۆم کەس بەو نهێنی نەدەزانی. فرانچیسکۆ ساڵی 1743 کۆچی دوایی کرد و بە مەرجی ئەو ناو ناوبانگی بنەماڵەی سترادیڤاری کۆتایی هات. شاگردەکانیش کریمۆنایان جێهێشت و بە شارەکانی ئەوروپادا بڵاو بوونەوە. بە تەنها من خۆم لە کارگەکەدا مامەوە، کاسپیەکەشمان ڕۆ نەمان بوو. ڕۆژێکیان کۆنت فێرنزی بۆ کارگەکەی ئێمە هات. لە گەڕانەوەیدا بۆ ڤینسیا بە کریمۆنادا تێدەپەڕی، ویستی ڕابسپێرێت کەمانچەیەکی بۆ دروست بکرێ. خاوەنی سروشتێکی شپرزە بوو، لە گالیسکەیەکی شکۆمەندا بوو، دوو خزمەتکاری لەگەڵدا بوو. کۆنت ڕوونی کردەوە کە بۆ ئەنجامدانی کارێکی گرنگ ناچار بووە بەپەلا بگەڕێتەوە بۆ ڤینسیا و هەر بۆیە ئەوەندە وەختی بەدەستەوە نییە تا بە زۆروتن بەفیڕۆی بدات. کۆنت وتی: ئەمەوێ کەمانچەیەکم بۆ دروست بکەیت، ئەوەش بزانە کە من باشترین جۆری کەمانچەم دەوێت و ئەمەوێ لە یەکەمین یەکشەمەی مانگی ئۆکتۆبەردا بەدەستم بگات. لە وەڵامدا پێم وت: بەڵام جەناب، بۆ جێبەجێکردنی فەرمایشتەکەتان ئەو ماوەیە زۆر کەمە. بەپەلە جوابیامەوە وتی: بەڵێ، دەشێ ماوەکەکەم بێت، بەڵام لەبری ئەوە حەقدەسێکی باش وەرەگریت. تۆ توانی حەقی خۆت دیاری بکەیت، هەرچەندێکت بوێ ئەدەمێ. کەمێک لە قسەکانی ورد بوومەوە و گەیشتمە ئەو ئەنجامە کە هیچ چارێکی تر نەماوە. لە هەمان کاتدا هەستمە کرد قۆناغی شاگردیم بە سەرکەوتووی بڕیوە، بۆیە بە شەوقەوە ئەو ڕاستپاردەییم قبوڵ کرد. پێم وت: زۆر باشە، من شەو ڕۆژ کار دەکەم تا لە کاتی دیاریکراودا کەمانچەکە تەواو بکەم و ئەو کاتە خۆم بۆتانێنم بۆ ڤینسیا. دەست و بێرد خۆم لە کارگەکەدا توند کرد و بڕیارمدا بە گوێرەی نەخشەیەکی ئانتۆنیۆ سترادیڤاری کەمانچەیەک دروست بکەم. نەخشەکەی مامۆستا پشتی بە هەندێ بنەمای ئاڵۆز بەست بوو، دەبوایە ماوەیەک سەعیم تیا بکردایە. سەرەتا بەدەنی ئامێرەکەم دروست کرد و پاشان دەنگەکەیم تاقی کردەوە. ئاوازەکەی بەلامەوە زۆر خۆش بوو. پاش وارنیشکردنی نۆرەی چاکردنی ژێیەکان هات. دوجار وەختێ ژەنیم بۆم دەرکەوت کە لە کەمانچە سازیدا بووم بە مامۆستا. لە هەفتەکانی کۆتاییدا بە ناچاری کەم خەو بووم، بەڵام سەرباری کەمی ماوەکە توانیم کەمانچەیەک دروست بکەم کەمایی شانازی بێت. سەرنجام لە سپێدەی یەکەمین یەکشەمەی مانگی ئۆکتۆبەردا بەرەو ڤینسیا کەوتمە ڕێ. ئەو دەما من تەمەنم 20 ساڵ بوو. یەکەم جاریش بوو ڤینسیا ببینم. بە جۆرێک دەمڕوانیە شارەکە ئەدوت ئیتر هەرگیز نایبینمەوە مەگەر لە یاد و حەسرەتدا. کاتێک چوومە ناو شارەکەوە دوو توێشووی ساغ و جوانم پێبوو. یەکێکیان دڵم بوو، ئەوی تریشیان ئەو کەمانچەیی کە دروستم کرد بوو. نەمدەزانی کە بەو زوانە هەردووکیان لە دەست ئەدەم. کە گەیشتمە ناو شار بە شێوەیەکی سیر سەر تاپای گیانم لە ئاسوودەییدا نقم بوو. ئەوەندە خرۆشا بووم، موچڕک بەلەشمدا دەهات و بەجارێ سەرمەستی و شادی بوونمی تەنی بوو. هەرەوێ شوێنی عاشق بوون بوو. سەرەتای پاییز بوو. تازە وەرزی کەرنەڤاڵ دەستی پێکرد بوو، خەڵک شادمان بوون. ئەم جەژن و خۆشیانە تا 6 مانگی دی بەردەوام دەبوون، واتە تا کاتی ڕۆژوگرتن دەهات. بە سواری بەلەمێکەوە چوومە ناوشاری ڤینسیاوە و لە قەراغ کۆشکەکەی فێرنزی دابەزیم. کۆشکەکە بریتی بوو لە بینایەکی دووقات کە دەروازەکەی بەسەر جۆگەیەکی گەورەدا ئەیڕوانی. دیمەنی دواوەی بیناکە لە ئاوە ڕەشباوەکەدا ڕەنگی دابەوە، گەرچی لە ئەنجامی هەڵدانی ڕەنگی دیوارەکانەوە لە هەنێ شوێنیدا گەچی زێڕینی بیناکە دەرکەوتە بوو. بە پلیکانەکاندا سەرکەوتم و لە زەنگێکمدا کەسێک کە لە خزمەتکار دەچوو دەرگاکەی کردەوە.
پێم وت من ناوم ئیراسمۆسە و دەمەوێت کۆنت فێرنزی ببینم کەمانچەیەکم بۆ هێنا و دەمەوێت بیدەمێ. لە وەڵام داوتی کەمێک چاوەڕێ بە تا کۆنت لە هاتنی ئێوارە کەمێک چاوەڕێ بە تا کۆنت لە هاتنی ئێوە ئاگادارەکەمەوە. ئەمەی وت و لەبەر چاوون بوو. لەو بینەدا من لە هۆڵەکە مامەوە و چاوێکم بە دەور و پشتم داخشاند. ئەرزی هۆڵەکە وەکو تەختەی شەترەنج بە کاشی ڕەش و سپی کاشی کرابوو. چەندەها تابلۆ بە دیوارەکانەوە هەڵواسرا بوون کە ئەستێرکیان لە وەرزە جیاجیاکانی ساڵدا پیشان ئەدا. بەسەر ڕەفەکانەوە پەیکەری بچووکی کۆمەڵێک ئافرەتی ڕوت شەرمنانە وەستا بوون. بەسەر ڕەفەکانەوە پەیکەری بچووکی کۆمەڵێک ئافرەتی ڕوت شەرمنانە وەستا بوون. داڵانی هەر یەکێک لە دەرگاکان بەسەر جۆگە گەورەکەدا ئەیڕوانی و لەو دی و ئەو شوشانەوە دەبینرا کە شەونمی سەحەر لێڵی کردبوون. لە خوار پلیکانەکانەوە ڕەفەیەکی جوانی مەڕمەڕی پەمەین بینی کە پاکەتێکی جگەرەی زیوینی لەسەردانرا بوو. بینینی ئەم شتانە سەرسامی کردم. باش دەمزانی کە ئەمانە مشتێکن لە خەرواری شاراوەی ئەم کۆشکە. وێڕای هەموو ئەمانەش کۆشکەکەی فێرنزی وەکو گشت بیناکانی تری شاری ڤینسیا لەسەر کۆمەڵێک پایە وەستا بوو کە وردە وردە بەناو ئەستێرکەکەدا دادەچوون. هیچ شتێک تەنانەت تەواوی زێڕ و زیوەکانی دنیاش نەیدەتوانی ڕێ لەو داچوونە بگرێت. شارەکە هەموو هەوڵێکی ئەدا لە پشت دیمەنێکی ڕازاوەوە خۆی بشارێتەوە تاش کۆمەند و بەتوانا بێتە پێشچاو. بەڵام هەموو شتەکان سەر بە سەردەمی پێشوو بوون. سەرنجمدا دیواری تەنیشت پلیکانەکان لە هەندێ شوێندا درزی بردبوو. گەرچی دیوارەکە بەشتی بە نرخدا پۆشرا بوو بەڵام نەیان دەتوانی ئاسەواری گوزەری ڕۆژگاری تیا بشارنەوە. کۆنت لە کاتی پێویست داهات ئەدوت هەرگیز منی نەدیوە لێم ورد بووە. دیار بوو زەمانە کاری لەویش کردبوو. پاش کەمێک وتی پیان وتم ئێوە هاتوون تا من ببینن چیم لە دەست دێ بۆتانی بکەم؟ منیش لە وەڵام داوتم من ناوم ئیراسمۆسە ئەو کەمانچەیەم هێناوە کە ڕاتان سپاردبووم بۆتانی دروست بکەم. بەڵێ ئێستا هاتەوە بیرم. لە ڕاستیدا ئەو کەمانچەیە بۆ من نییە بەڵکو بۆ کارلای کچمە. بەتەمان بە بۆنەی جەژنی ڕۆژی لەدایکبوونیەوە بە دیاری بیدەمێ کە ئەم ساڵ ڕێکەوتی سەرەتای ڕێوڕەسمی کەرنەڤاڵیش دەکات. هەموو ساڵێک بۆڵ بژاردننی دیاری ڕۆژی لەدایکبوونی تووشی گرفت دەبم. ئەو خۆی هەموو شتێکی هەیە بەڵام ئەم جاریان بڕیارمدا شتێکی بۆڵ بژێرم کە بەڕاستی دەگمەن و ڕەسەن بێت. پاشان وەک ئەوەی بیەوێت نهێنیەکی گەورە ئاشکرا بکات زۆر لەسەر خۆوتی کچەکەم ئێستا لە ماڵەوە نییە. ئەو تا نزیکەی شەو نایەتەوە. بێزەحمەت خۆتان بە شەخسی ئەم کەمانچەیی بدەنێ. من بۆ ئەنجامدانی کارێکی ناچار هەر ئێستا دەبێ بچم بۆ ڤیرۆنا. بەداخەوە دەبێ ماوەیەک لێرە دوور بکەومەوە. بەڵێ ئایا دەتوانم داوای شتێکی تریشتان لێ بکەم؟ منیش پێم وت بەڵێ بێگومان زۆر باشە. ئەم شەوەرە بۆ ئێرە. من بە بۆنەی دەستپێکردنی کەرنەڤاڵەوە ئاهەنگێکی خۆگۆڕینم ساز کردووە کە بۆ ئاهەنگەکە هاتیت دەتوانیت کەمانچەکەش بە ناوی منەوە بە دیاری بدەیت بە کارلا. قوربان ئەوە مای شانازیە بۆ من. سوپاسی منی کرد و وەک ئەوەی لەگەڵ خۆیدا بدوێت لەژێر لێوەوە وتی لە ڕاستیدا ئەم بازرگانیە نەفرەتیەش شتێکی ناخۆشە. کچەکەم سبەینە لە ڤینسیا ئاهەنگی گۆرانی هەیە و زۆر حەزمە کرد لەوێ بوومایە و بمبینایە. بە سەرسامیەوە پێم وت بۆچی کچەکەی ئێوە گۆرانی بێژە؟ هەر گۆرانی بێژ نا. من ڤینسیام بۆ ئەو بەکرێ گرتووە. ئەرێ بەڕاست ئەی بۆچی تۆژ ناچیت بۆوێ؟ ئەو گۆرانی بێژێکی سۆپرانۆیە. دەنگێکی زۆر سەیری هەیە. گەر بۆ تاقەجارێک دەنگی ببیستیت ئیتر هەرگیز لە بیرە ناچێتەوە. دڵنیام کردەوە کە ڕاستپاردەکانی بەجێ دەهێنم. زۆر باشە. ئێستاش ئەگەر مۆڵەتم بدەن کارم هەیە و ئەبێ بچم ئەنجامی بدەم. خۆ حافیز بەڕێز. بەدەم ئەم قسانەوە منی جێهێشت. تا شەو بە کوچە و کۆڵانەکانی ڤینسیادا پیاسەم کرد. شایی و سەما تازە دەستی پێکرد بوو.
شارەکە هەناسەی جۆش و خرۆش و شادومانی هەڵدەکێشا. ئەو ڕۆژە بۆ نانی نیوەڕۆ چوون بۆ شوێنێکی نزیک لە کامپۆ سانت ئەنجیلۆوە. خواردنەکە تێکەڵەیەکی ماسی بوو کە هەر لە ناو خۆیدا سوور کرابەوە. لە دەمەدەمی ئێوارەدا هەر بەمەستی گەڕان بەنێو ڕێگە و بانە باریکەکاندا و بەسەر پردەکاندا پیاسەم دەکرد و تا ڕادەی سەرمەستی لە جوانیەکانی ئەو شارەدا نوقم بووم. هەندێ لە سۆزانیە ئۆرۆستۆکراتەکان بەلامدا تێپەڕین. سەرشانی درێژی ڕەشیاندا بوو بە خۆیاندا و دەمامکی سپیان کرد بۆ دەم و چاویان. لە کاتێکدا کە نێزەی سێسەریان بەدەستەوە گرتە بوو، بەرەو لای من گەڕانەوە و گاڵتەیان بە جلوبەرگەکەم کرد. ئەو گاڵتە پێکردنەی ئەوان ئازاری دام. بۆیە منیش بڕیارمدا بچمە ڕیزی ئەوانە و جلێکی گونجاو پەیدا بکەم. بۆ ئەم مەبەستەش چوومە لای بەرگدووریەک تا جلێک بۆ خۆم هەڵبژێرم. پاش کەمێک بە هەستێکی لە خۆبایی بوونەوە بەو جلە تازەیەوە چوومە دەرەوە. لە ناوجەرگەی شاردا سەما و خۆشی گەیشت بووە ئەو پەڕی و منیش کەوتمە ناو ئەو دەمامک و سیحرباز و نەخمە و ئاوازانەوە. هەروەکو عادەتە وەرزی کەرنەڤاڵ بە بارانێک شریتی ڕەنگاوڕەنگی کاغەزین دەستی پێکرد. کابرایەکی ئاگرخۆر لە قەراغی ئەستێرکەکە هونەری خۆی نمایش دەکرد. پاشان نۆرەی لێبووکەکان هات. من کەوتبوومە ناو حەشاماتەکە و تەنانەت لەگەڵ هەندێکیشیاندا کە نەمدەناسین پێکەوە کەمێک قسەمان کرد. کاتێک ڕوبەڕووی کەسانێک دەبیتەوە کە دەمامکیان پۆشیوە، تۆ هیچ شتێک دەربارەی شوناسی ئەو کەسە نازانیت کە لەگەڵیدا قسە دەکەیت. ئایا ژنەدۆکە یان کارەکەرە، پیاوە یان ژنە. منیش دەتوانم لە پشتی دەمامکەوە ببمە هەر کەسێک، دۆک، خاوەنشکۆ یان تەنانەت دۆچە یان سیخوڕێک و یاخود چەتەیەکی ترسناک. لە سەرەتای چوونە ژوورەوەمدا بۆ ئەم شارە یەکسەر خۆم فرێدایە ناوجۆش و خرۆش و هەژانی کەرنەڤاڵەکەوە. هەرکە دونیای واقعیشم لە دوای خۆمەوە جێهێشت، ئیدی هیچ شتێک مەحاڵ نەبوو. هەندێ لەوانەی بەزار یاریان دەکرد لە سوچێکی شەقامەکەدا هەڵتروشکا بوون. یەکێکان بڕێک دراوی لە پەنا خۆیەوە کۆ کردبەوە. هاوڕەکانی بەناوچەوانی گرژە و بە ئومێدی ئەوەی بەخت ڕوویان تێبکات، دراوەکانی خۆیان دەخستە مەترسیەوە و بۆ دوجار زارەکانیان هەڵئەدا. چەند دەمامکدارێک لەسەر پلیکانەی پردێک دانیشت بوون و دەربارەی ئەو کەسانەی بەوێدا تێدەپەڕین قسەی پڕوپوتیان دەکرد. دوو بە لەمەوانی گاڵتەچی هەوڵیان ئەدا بە گاڵتە و گەب خافڵم بکەن و پارەکانم لە چنگ دەربهێنن. تەنافبازێکی سپیپۆشیش لەسەر تەنافێک یاری دەکرد کە بەسەر ئاوێکەوە هەڵواسرا بوو. لە سوچێکی شەقامەکەدا ئاوازی فلوتێک سەرنجی منی بەلای خۆیدا ڕاکێشا. کەسێک کە لە شێوەی بووکە شوشەدا بوو دەستی گرتم و بەو ناوەدا پیاسەی پێکردم. شارەکە لە شانۆیەکی گەورە دەچوو کە نمایشێکی خەیاڵاوی لەسەر پێشکەش بکرێ. خەریک بوو شەو دەهات. لۆگۆ گەورەکە وردە وردە تاریک بوو. تریفەی مانگەکە بەسەر ڕووی ئاوەڕەشەکەدا ڕەنگی ئەدایەوە. ڕێوبانە تەنگەبەرەکان خەریک بوون چۆڵ دەبوون و لە هەمان کاتدا پەنجەرەکانی کۆشکەکان یەک ڕووناک دەبوونەوە. هەواکە ڕوو لە ساردی بوو. اینجا کاتیەوە هات بوو شایی و سەما لە هۆڵەکاندا دەست پێ بکات. لێبووکێک لەبەردەم دەروازەی کۆشکەکەی فێرنیزدا وەستا بوو کە منی بینی وتی: هەڵگرتنی چەک بۆ ناوەوە قەدەخەیە. برۆکانم لێک ناو سەیرێکی دەورۆ پشتم کرد. اینجا زانیم کە هۆی بە هەڵەدا چوونەکەی ئەو چییە. بەدەم زەردەخەنەوە وتم: ئەمە چەک نییە، کەمانچەیە. اینجا ئامێرەکەم پیشاندا: کەواتەوە بێت کەمێک دواکەوتویت، چونکە مۆسیقاژەنەکان ماوەیەک پێشێستا هاتن. لێبووکەکە چووە لاوە و منیش چوومە ناو کۆشکەکەوە. لە هۆڵەکانی پێشوازی لێکردندا ئاهەنگەکە دەستی پێکرده بوو. کۆمەڵێک ژووری سێسێ کە دەرگاکان بە یەکترەوە دەیبەستنەوە
مێزەکان لە بەردەم ئاگردانە مەڕمەڕیەکاندا دانرابوون. لە کۆتایی هۆڵەکەدا جێیەک بۆ ئۆرکستراکە تەرخان کرابوو کە لەو ساتەدا سەرقاڵی ژەنینی ڤالسێک بوون. نمایشێکی سەرسامکەری خۆڕازاندنەوە لە ئارادا بوو. قوماشێکی کەتانی ناسکی مەیلەوسور درابوو بەسەر مێزەکاندا کە بەلەمی زێڕینی گەورەیان لەسەر دانرابوو پڕ بوون لە جۆرەها خۆراکی بەتام و سوراحی پڕ لە شەراب. جلوبەرگی خانمەکانیش هەمووی لە ئاوریشمی ڕەنگە و ڕەنگ دروستکرابوون و یەک لە یەکیش جوانتر بوون. وردە وردە خەریک بوو هەستم بە غەریبی دەکرد کە چاوم بە خزمەتکارەکەی بەیانی کەوت. لێم پرسی ببوورە لەکوێ دەتوانم کارلا فێرنزی کچی کۆند ببینم؟ بڵێم چی؟ هەموو دەمامکیان پۆشیوە. پاشان خێرا بەرەو موبەقەکە ڕۆیشت. سەیرێکی دەوروپشتی خۆمم کرد. پتر لە 200 کەسی لێبوو. وەک ئەویش وتی هەمویان دەمامکیان پۆشی بوو. بەڕاست چۆن دەتوانم کارلا بدۆزمەوە؟ خەریک بوو ناومێد دەبووم و دەمویست کەمانچەکە بدەم بە یەکێک لە خزمەتکارەکان. بەڵام لە پڕێکە شتێک بە خەیاڵمە هات. کەمانچەکەم گرت بەدەستمەوە و کەوتمە ژەنینی. کۆمەڵێک لە دەورم کۆبوونەوە و هەندێکیان لەگەڵ یەکدا کەوتنە مقۆمقۆ. ئەم دەمامک پۆشە کێیە؟ کاتێ لە ژەنینی بوومەوە خانمێکی لاو لێم نزیک بۆ وتی هەرگیز ئاوازێکی وا دڵڕەفێنم نەبیستووە. ئێوە کێن؟ لە بری وەڵام لێم پرسی ئایا ئێوە کارلا فێرنزینین؟ خانمەلاوەکە پێکەنی وتی خوازانێ. ئیدی لە ناو خەڵکەکەدا ون بوو. بوونەوەرێکی نیوە مرۆڤ و نیوە باڵندا کە گوێی بۆ قسەکانمان شل کردبوو وتی بە دوای کارلادا دەگەڕێیت؟ بەڵێ لەسەر ڕاستپاردەی باوکی ئەبێ ئەم کەمانچەی بدەمێ. لە کاتێکدا دەستی بۆ پلیکانەکان درێژ کرد وتی لە قاتی سەرەوە لە ژوورەکەی خۆی دەیبینیت. ببوورە تێنەگەیشتم ئەتەوێ بڵیت کە ئەو لەم ئاهەنگەدا بەشدار نییە؟ کارلا نەخێر ئەو پشوو بە دەنگی ئەدات لەبەرەوەی سبەی شەو لە ڤینسیا گۆرانی دەڵێت. ببوورە تۆ بە من دەڵێیت ئەو لە ژوورەکەیدا پشووەدات لە کاتێکدا هەموو لەم جەژنەدا بەشداری دەکەن. پێدەچوو کە ئەو دەم و چاوە دەمامک پۆشە گاڵتا بە نەزانیەکی من بکات. وتی دیارە کە ئێوە تا ئێستا گوێتان لە دەنگی خانمی یەکەمی ئۆپێرا نەبووە. بە پلیکانەکاندا سەرکەوتم. لە قاتی یەکەمدا دەرگای ژوورێکی نیمچە ڕووناکم بینی کە تا نیوەی کرابەوە. لە کاتێکدا هەوڵم ئەدا هیچ دەنگێکم لێوەنێت سەیرێکی ناو ژوورەکەم کرد. کارلا چاوی نوقاند بوو لەسەر کورسیەکی گەورە دانیشتە بوو. کاتێ چوومە ژوورەوە ئەو خەواڵوو بوو. چاوی کردەوە. هەر کە سەیری کردم کەوتمە دوای سیحری چاوەکانیەوە. دوو چاوی ڕەش و قوڵ و گەش. بریسکە ڕەشەکانی جیلوەیەکی تری بە جوانی ڕوخسارە ڕەنگپەڕیوەکەی بەخشی بوو. بە پێچەوانی ئەو جلوبەرگە بە باق و بریقانی لە دەرەوە بینی من ئەم جلێکی قەیفەی ڕەشی پۆشی بوو کە بە نەرمی بەسەر ئەرزی ژوورەکەدا پەخش بوو مەوجی دابووە. بە سادەییەکەوە تەماشایەکی منی کرد و پرسی کە لە ژوورەکەی ئەودا چی دەکەم. گوێم لە دەنگی خۆم بوو کەوتم خانمەکەم کەمانچەیەکم بۆ هێناوی کە باوکتان بە بۆنەی ڕۆژی لەدایک بوونەوە بە دیاری بۆی داناون. ئەو داوای لێ کردم کە من خۆم بۆتانی بێنم و پێشکەشتانی بکەم. بە خۆشحاڵیەوە وتی کەمانچە؟ چ بیرۆکەیەکی سەرڕەنجڕاکێشە. وا مەزانی باوکم ڕۆژی لەدایک بوونی منی بیرچوەتەوە. هەرکە گوێم لە دەنگی بوو زانیم کە ئەمە هەمان ئەو ئافرەتەیە کە ساڵانێکە خەونەکانی منی داگیر کردووە. بۆشم دەرکەوت کە دووچاری عیشقی بووم. زیاتر لێ چوومە پێشەوە و کەمانچەکەم لە جانتاکە دەرهێنا و دەستم درێژ کرد تا بیدەمێ. لەسەر قسەکانی بەردەوام بوو وتی چ کارێکی چاکت کردووە هێناوتە؟ پاشان کەمانچەکەی لێوەرگرتم وتی دەتوانم؟ منیش پێم وت بێگومان زۆر خۆشحاڵ دەبم. کەوانەکەم دایە و دەستی بە ژەنین کرد. شێوازی ژەنینەکەی کەمێک ناشیانە بوو بەڵام جوڵەکانی جوان و نەرم بوون. پاش ژەنینی وتی چ دەنگێکی سەرسوڕهێنەری هەیە.
دیارە لە کارەکەتدا وەستان. بەداخەوە هەروەکو دەبینیت من کەمانچەژە نیم. ڕەنگە ئەم قسەی ڕاست بێت، بەڵام ئەوە بە هیچ کلۆجێک لە پلەپایی ئەوی لە لای من کەم نەکردەوە. ببوورە خانم، ئەم کەمانچەیە بە تایبەتی بۆ ئێوە دروست کراوە و من دڵنیام بە زووترین کات هۆگری دەبن. چەند نۆتێکی ژەنی و پاشان کەمانچەکەی لەسەر مێزێکی بچووک دانا کە لە تەنیشت تەختەیەکی شەترەنجەوە بوو. منیش بەدەم پەسەندکردنی داشەکانی شەترەنجەکەوە وتم، چەند جوان تاشراون. بەدەم زەردەخەنەوە وتی، شەترەنجە زانیت؟ لە وەڵامدا وتم، بەداخەوە هەرگیز فێر نەبووم. دواتر وتی، باشە، بەڵکو بتوانم فێرت بکەم؟ لە وەڵامدا پێم وت، منیش دەتوانم ژەنینی کەمانچەت فێر بکەم. هەر بەدەم زەردەخەنەوە بەرەو ڕووم هاتوو. بە چاوەڕەشە درەوشاوەکانی لە نزیکەوە سەیری کردم. لەو دی و دەرگا نیمچە کراوەکەوە دەنگەدەنگی ئاهەنگەکە دەهاتە گوێ. پرسییم، ئەو دەنگەدەنگە ئارامیتان ناشێوێنێت؟ وەڵامی دایەوە، هەرگیز. من عاشقی مۆسیقا و ئاواز و پێکەنینم. ئەم شتانە دەبنە مایەی دڵخۆشی بۆ من. ئەی باشە، لێرە بەتەنیا بێزار نابیت؟ لە کاتێکدا هەموو سەرگەرمی خۆشی و ئاهەنگ و شاین. باشە، بڵێم چی؟ ئەم شەو دەبێ ئیسراحەت بکەم. هەرچۆنێکیش بێت کەرنەڤاڵەکە تازە دەستی پێکردووە و 2 سبەیش بوار زۆر دەبێت. کەواتە ئێستا دەبێ پشوو بە دەنگتان بدەن؟ دیارە باوکم پێی وتویت کە من گۆرانی بێژم. بەڵێ، ئەو پێی وتم. هەروەها وتی کە دەنگی ئێوە زۆر خۆشە و دەنگێکی نائاساییە. نا، هەرگیز. هەرەوەیە کەمێک توانای گۆرانی بێژیم لە سۆپرانۆدا هەیە و هەندێک جار گۆرانی بۆ هاوڕێکانم دەڵێم. بەڵام سبەی شەو بە بۆنەی جەژنی لەدایک بوونمەوە لە ڤینسیا گۆرانی دەڵێم. باوکیشم بۆ ئەم مەبەستە هەموو هۆڵەکەی بەکرێ گرتووە. تۆش حەزەکەی بەشداری بکەیت؟ کەمێک بێدەنگ بووم تا زیاتر لە بەختەوەری تەماشاکردنی جوانیەکەیدا نقم بم. خانمەکەم، تا سبەی شەو بێ ئۆقرە چاوەڕێی بیستنی دەنگتان دەبم. بێگومان بەو پەڕی حەز و ئارەزووەوە دێم. کەواتە تا سبەی شەو شات، تا سبەی شەو. بەم جۆرە خۆحەفیزیمان لە یەکتر کرد و پاش دوانیگا ژوورەکەم جێهێشت و بە دڵێکی لە تووکتەوە بە پلیکانەکاندا چوومە خوارەوە. جەژنەکە هەر بەردەوام بوو. بەڵام من چیتر تاقەتی بەشداریکردنم نەما بوو. ئەو شەوە خەو نەچوە چاوم. هەرچەندم دەکرد نەمدەتوانی بیر لە کارلانەکەمەوە. تازەوە بۆ من خەونێک بوو هاتبووە دی و چیدی نەمدەتوانی بە خەونێکی سادەی وەربگرم. بۆ بەیانی یەکەمین کارمەوە بوو کە چووم بۆ کۆشکەکەی فێرنزی. لە کاتێکە کە بەسەر کۆندۆلایەکەوە بووم کە بە هێواشی بەناو ئاوەکەدا دەڕۆی و هەڵبەز و دابەزی دەکرد. بە دوای نیشانەی بێداری نیشتەجێکەی قاتی یەکەمدا دەگەڕام کە هێشتا پەردەی پەنجەرەکەی دادرابووە. لە هەوای تازەی ئەو بەیانیەدا تەمێکی تەنک سەر ڕووبارەکەی پۆشی بوو. چەند بەلەمەوانێک کە کەلوپەلیان پێبوو بۆ بازاڕیان دەبرد. وەک کۆمەڵێک تارمایی سەرگەردان بە ئارامی بەلامدا تێپەڕین و لە تووناوتونەکانی شاردا ون بوون. بۆ ماوەیەک چاوم بڕیە پەنجەرەکە. من عاشق ببووم. بەو جۆرەی کە ئادەمیزادێک لەو تەمەنەدا دەتوانێت عاشق ببێت. بێ هیچ نیگەرانیەک لە ئایندە و بێخەم لە گوزەری زەمن. بەیانی ئەو ڕۆژە ئەو ساتانەی کە بە دزیەوە چاوەڕێم دەکرد شادترین ساتەکانی تەمەنم بوون. ئەو ساتانە جگە لە هەستی عاشق بوونم هیچ هەستێکی ترم بەلاوە گرنگ نەبوو. ئەوەم دۆزی بۆ لە غوربەتی ئەم دونیادا چیتر من تەنیا نەبووم. سەرنجام کاتێک کارلا پەنجەرەکەی کردەوە و منی لەوێ دابینی سەری سوڕما. تۆ چی دەکەیت لێرە؟ بە جۆرێک شڵەژا بووم کە نەمدەتوانی ڕاستیەکەی پێ بڵێم. وابزانم دوێنێ شەو جانتاکەم لێرە لەبیر چووە. پاش تاوێک دەرگاکەی کردەوە. جانتا؟ چ جۆرە جانتایەک؟ جانتایەکی کەمانچەیە؟
بەڵێ دەزانم لەکوێیە. هەر کە ویستی بچێت و بە دوای جانتاکەدا بگەڕێت، قۆڵیم گرت و نەمهێشت. گوێمە دەرێ، ئەو جانتایە بۆ ئێوە سوود بەخشترە. پاشانیش من لە کیرمۆنسا جانتای زۆرم هەیە. زەردەخەنەیەکی خستە سەر لێوی و وتی: مادەم ئێوە ئەوەندە دەست و دڵکراون، کەمێک سەبرکەن، هەر ئێستا دێمەوە. چووە ناو خانووەکە و کە گەڕایەوە تەختەی شەترەنجەکەی لەگەڵ خۆی داهێنا. ئەمە بۆ ئێوە. دوێنێ شەو داشەکانی شەترەنجەکەی منت پەسەند کرد. هیچ کاتێک بۆ فێربوونی شەترەنج درەنگ نییە. بەدەم پێکەنینەوە وتی: دەریایەک بەرامبەر بە دەریایەک. ملوێنەها شتم پێبوو بیانڵێم، بەڵام بڕادەیەک هەژا بووم. زمانم بەسترا بوو. کار لە من بەتەنها دەمەوێت بڵێم کە تۆ بە هێواشی پەنجەی خستە سەر لێوەکانم. تکایە هیچی تر مەڵێ، ئەمە بگرە و بڕۆ. سبەی شەو لە هۆڵی نمایشەکە یەکتر دەبینینەوە. بەم جۆرە ئەو بە شەپۆلێک پێکەنینەوە دوور کەوتەوە. دیسانەوە تەمیش سەر ڕووی ئەستێرکەکەی پۆشیەوە. ئەو شەوە ئاوازەکەی کارلا فێنرزی پاکشترین دەنگی مرۆیی بوو. ئەو دەنگە هەمان ئەو دەنگە بوو کە من پێشتر لە خەونەکانمدا دەمبیست. تەواوی خەڵکی ڤینسیا بۆ بیستنی دەنگی ئەو ڕژابوونە ئەوێ. هەموو جێگاکان پڕ بوون، هەر لە شوێنە تایبەتەکانەوە تا گشت جێگەکانی تری ناو هۆڵەکە. هۆڵەکە لە خەڵک سیخناخ ببوو، سەرگەرمی پێکەنین و مقۆمقۆ بوون. هەندێکیان ناوبەناو لەبەر خۆیانەوە ورەوریان دەکرد. هەموو لە یەک کاتدا بەیەکەوە قسەیان دەکرد و تەوەری قسەکانیان کارلا بوو. دەڵێن خاوەنی خۆشترین دەنگە لە دنیادا. چراکان کز بوون و خامۆشی باڵی بەسەر هۆڵەکەدا کێشا. پەردەکە بە شوێنەیی هەڵکشا. ئۆکستراکە دەستی بە ژەنینی یەکەمین دەستپێکە مۆسیقیەکانی سەرەتای کرد. ئۆپێراکە دەستی پێکرد بوو. گۆرانی بێژەکان هەر یەکە و پارچەیەکی پێشکەش کرد. بەڵام لە کۆتایی پەردەی یەکەمدا بینەرەکان هاواریان دەکرد: خانمی یەکەم، خانمی یەکەم. هەموو چاوەڕوانی هاتنە ناوەوەی کارلا بوون. لە ڕاستیدا هەمویان بۆ بیستنی دەنگی ئەو هاتبوون. کارلا لە پەردەی دووەمدا دەرکەوت. هەر کە یەکەم هەنگاوی بۆ سەر شانۆنا، مقۆمقۆیەک لە هۆڵەکەدا پەیدا بوو. خۆیەتی، کارلا فێرنزیە، بەڵێ خۆیەتی. جۆش و خرۆشێکی ئاشکرا بە هۆڵەکەوە دیار بوو. کارلا پێی نایە شوێنە ڕووناکراوەکەی سەر شانۆکە و گۆرانیەکەی بە جۆرێک دەست پێ کرد. یەکسەر هەموو کەوتنە ژێر ئەفسونیەوە. دەنگی ئەم ئافرەتە لاوە بەسەر تەواوی فەزای هۆڵەکەدا زاڵ بوو. لە کۆتایی ئەو گۆرانیەدا کە بەتەنیا وتی، دەنگی گەیشتە ترۆپک و تۆنێکی وەها درێژ کردەوە کە بووە هۆی سواربوونی هەناسەی بیسەرانی. نە کەسێک دەمی هەڵدەهێنایەوە و نە کەسێک ورتەی لێوە دەهات. وردە ئەو بێدەنگیەی کە لە سەر سوڕمانەوە سەرچاوی گرتبوو گۆڕا بۆ ورتەورت و پاشانیش دەستخۆشی لێکردنێک کە بووە مایەی چەپڵە ڕێزان. ئەی ئافرم، هەر بژیت خانمی یەکەم، هەر بژیت. سەر لە نوێ کارلا دەستی بە گۆرانی وتن کردەوە و دیسانەوە فەزای هۆڵەکە ئەفسوناوی بووە. کە پەردەکە دادرایەوە، یەکسەر بەرەو ژووری جلگۆڕینەکە چووم. هەر کە دەرگاکەم کردەوە، سەری بەرز کردەوە و تەنانەت بەر لەوەی دەم هەڵبهێنێتەوە وتی: تکایە هیچ مەڵێ. یەک وشە چیە دەربارەی دەنگی من مێڵێ. ئەزانم زۆر ناخۆشە. منیش وەکو ئەوانی دی کەوتبوومە ژێر سیحری دەنگی و ئەو ئەمەی دەزانی. هەز ناکەی کە لە بەشی کۆتاییدا هەڵەیەکم کردبێت؟ بەڕای تۆ نەدەبووە دوا تۆنم درێژ بکردایەتەوە، وانییە؟ من زۆر بەهێواشی پێم وت: تۆ بێهاوتا بوویت. دەنگتان زۆر باش بوو.
دەزانی دیەکەم کەمانچەکە ژەنرا کەمانچەکەی تۆ بوو؟ ژەنیارەکەی داوای لێکردم کە لەلایەن ئەوەوە پیرۆزبایی لە تۆ بکەم. سپاسم کرد و لەژێر لێەوە هەندێشتم وت تا سەرسامیەکەم بشارێتەوە. ڕووی تێکردمەوە و بەدەم شانەکردنی زوڵفە ڕەشە درێژەکانیەوە وتی: ئەم شەو بەرنامەیەکی ترم بۆ جەژنی لەدایکبوونم هەیە. حەز دەکەیت بیت و بەشدار بیت؟ من لەوە پەشۆکاوتر بووم بتوانم وەڵام بدەمەوە. نیگەران مەبە، ئەمەیان بەرنامەیەکی ڕەسمی نییە. بە هەمووی چەند هاوڕێیەکی خۆم بانگێشت کردووە و بەس. لە وەڵامدا وتم: ئەوە دەبێتە مایەی خۆشحاڵی بۆ من. ئەم شەو دواشەومە لە ڤینسیا و هیچ شتێک ئەوەندە بەختەوەرم ناکات کە لەگەڵ ئێوەدا بم. زۆر باشە، کەواتە ئەم شەو وەرە بۆ کۆشکەکە، چاوەڕێت دەکەم. ڕوخساری دەم بەخەندەی بەرەو ئاوێنەکە وەرچەرخاند. لەو کاتەدا یەکێک لە دەرگاکەیدا و لە پڕێکە ژوورەکە پڕ بوو لە سەرسامبووەکانی کارلەو. ئەویش لە نێو ئاپۆڕی ئەواندا لە چاوون بوو. بە هێواشی بە نێو خەڵکەکەدا ڕێگام بۆ خۆم کردەوە و چوومە دەرەوە. لە تاریکیەکەدا وەستام. خۆشحاڵ بووم بەوەی کە سەر لە نوێ دەیبینمەوە. لە هەمان کاتدا خەمگین بووم لەبەرەوەی ئەوە دوادیدارمان دەبوو. کاتژمێر 12 ڕێک لە دەرگای دەرەوەمدا. من دەمزانی کە کارلا بۆ من نابێت، لەبەرەوەی هەرگیز دەستم پێی ڕانەگەیشت بوو. من کەمانچە سازێکی ئاسایی بووم و ئەویش کچی کۆنت فێرنزی. من سەنعاتکارێکی بێناونیشان و ئەویش ناوبانگی لە هەموو ڤینسیادا دەنگی دابووە. بەڕادەیەک کە خەڵک دەچوون بۆ ڤینسیا هەر بۆ ئەوەی بیبینن. کەواتە ئەی بۆچی چارەنووس ئێمەی ڕوبەڕووی یەک کردوتەوە؟ ئەی بۆچی دەبوایە من گرفتاری عیشقی ئەو بم؟ خزمەتکارەکە دەرگاکەی کردەوە و ئەم جارە ناسیمیەوە. خانم چاوەڕێتانە. چوومە ناوەوە. لە کاتێکدا خەریک بووم چاکەتەکەم دانا، لە داڵانەکەدا گوێم لە دەنگی پێکەنینێک بوو. بە شەرمەوە چوومە ژوورەوە. وەختی ئەوم بینی لەسەر قەنەفەیەک بوو. قاچێکی نوشتان بوو و قاچەکەی تریشی خستبووە سەر پشتێکی بچوو. پشتی ڕێک بوو. دەستێکی خستبووە سەر قەراغی قەنەفەکە و بە پەنجەکانی دەستەکەی تریشی یاری بە قژە ڕەشە درێژەکەیە کرد. 6 پیاوی لاو لە دەوری ڕاوەستا بوون و سەیری دەمی ئەویان دەکرد. سەرنجام زانیان کە کەسێکی تر هاتووە. بێدەنگ بوون. کارلا وتی: بەڕێزان، دەتوانم بە ئیرازمۆستان بناسیێنم؟ ئەمە ئەو کەمانچە سازەیە کە بۆم باسکردن. هەمویان پێکەوە وتیان: لە خزمەتتان خان مەکەم. گەرچی ئەو منی بۆوان ناساند، بەڵام دڵنیا بووم هیچیان کەمانچە سازێکی پایە نزمیان بەلاوە گرنگ نییە، تەنانەت گەر قوتابی بەرزترین قوتابخانەی کریمۆناش بێت. کە پێناساندنەکە کۆتایی هات، یەکێکیان وتی: کارلا پێوتین کە ئێوە گەرچی لاون، بەڵام لە دروستکردنی کەمانچەدا مامۆستایەکی دان پێدانراون. ئەو کەمانچەی بۆ ئەو دروست کردووە شاکارێکی گرانبەهایە. ئەو هونەرە لەسەر دەستی ئانتۆنیۆ سترادیڤاری مەزن فێر بوویت؟ نا، ئەو نا. هەرچەندە لە کارگەکەی ئەودا فێر بووم، بەڵام من شاگردی کوڕەکەی بووم، واتە فرانچیسکۆ. یەکێکی تریان هەڵیدایە: ڕێک وەک ئەوەی بووی چوو. ئەم کەمانچەیە زۆر لەو کەمانچەیە دەچێت کە لە کریمۆنا دیو من. تۆ بێ سپاسی ناوبانگی ئەوانەی پێش خۆت بکەیت. لەو بڕوایدام بە پەیڕاوکردنت لە نمونەکانی ئەوان ژیانێکی باش دەبێت. بە سوچیەوە سێرێکم کرد و وتم: بۆ دروستکردنی کەمانچە بەتەنها ئەوەندە بەز نییە کە توانای لاساییکردنەوەت هەبێ. هەر کەمانچەیەک بگریت، جیاوازە و چۆنێتیەکەی پەیوەندی بەو کەسەوە هەیە کە دروستی کردووە. گەرچی بەڕواڵات هەموو کەمانچەکان لە یەک دەچن، بەڵام هەر یەکەیان سەر بە کەسێکە. کارلا کە بە ئاشکرا دیار بوو چێژی لەو جیاوازی نێوان من و ئەو پیاوە دەبینی، هاتە قسە وتی: باشە، ئیتر بەسە، بەڕێزان، ئێوە کەی واز لەو جدیاتی خۆتانێنن؟ بێدەنجێکی قورس باڵی بەسەرماندا کێشا. پاشان یەکێکیان وتی: کارلا، بۆچی گۆرانێکمان بۆ ناڵێیت؟ یەکێکی تریش وتی: بەڵێ، شتێکمان بۆ بڵێ. سەرەتا ماوەیەک بەرەنگاری کرد.
بەڵام سەرنجام بەهۆی سووربوونی ئێمە و هەروەها بۆ ڕەواندنەوەی ئەو کەشە ناخۆشەی بەسەرماندا زاڵ بوو قبوڵی کرد. زۆر باشە، بەڵام بەتەنها کۆپلەیەکی بچووکتان بۆ دەڵێم، چونکە دەنگم ئەوەندەی بەبەرەوە نەماوە. چاوەکانی نوقاند و هەناسەیەکی قۆڵی هەڵکێشا. اینجا بۆ جارێکی دیکە ئەو دەنگە پڕ ئەفسوونە هاتەوە میان کە لە گۆرانی وتن بۆوە ئەتوت ئامادەبووان ڕکابەری یەکتر ئەکەن لەسەر ئەوەی کێ توونتر چەپڵە لێ بدات. ئەو کابرا لە خۆبایی بووی کە پێشتر لەگەڵ مندا قسەی دەکرد وتی خوا وای کردووە ئامێرێکی مۆسیقا نەبێت لەم جیهانەدا بتوانێت شان لە شانی ئەو دەنگە بدات. منیش وتم هەر کەمانچە نەبێت، لەبەرەوەی کەمانچە تاقە ئامێرێکە کە سنوورەکانی دەنگی ژنانە لە خۆ دەگرێت، هەر لە سۆپرانۆ تا کۆنترالتۆ. تەنانەت لە نێوان جەستەی ژن و شێوەی کەمانچەدا هەندێک لێکچوون هەیە. ئەتەوێ بڵێیت کە ژن لە کەمانچە ئاچێت؟ بەڵێ، لەسەرێکەوە بەڵێ. پیاوە لاوەکە وتی باشە، ئەومان قبوڵە کە لە نێوان ئەو دوانەدا لێکچوون هەیە، بەڵام ئەوەی کەوا دابنین بە چەند پارچە تەختەیەک دەتوانین دەنگێکی ئاوا دەربهێنینەوە، ئەوە شتێکی ترە. وتم من وادانانێم، بەڵکو دڵنیام. بەڕێز، ئەمە زیادەڕۆییە. کارلا کە درکی بەوە کردبوو لەوانەیە ئەم گفتوگۆیە ببێتە دەمەقاڵێ، بڕیاریدا قسە بکات. لە کاتێکدا چاوە جوانەکانی بڕی بووە من وتی ئیراسمۆسی ئەزیزم، ئەکرێ بۆ سەلماندنی ئەو قسەیەت بەڵگەیەکمان پیشان بدەیت و بە یەکێک لە ئامێرەکانت دەنگی من دەربهێنیتەوە؟ پیاوە لاوەکە زانی کە کارلا لایانی ئەوی گرتووە، زەردەخەنەیەکی بۆ کرد. بێدەنگیەکی ئازاربەخێش هاتە میانە و هەموو سەیری منیان دەکرد. کارلا جەختی لەسەر کردەوە وتی خێراکە ئیراسمۆس، ئەمانەوێ گوێمان لە وەڵامەکەت بێت. ڕەنگە ئەوە هەستی خۆ بە گەورەزانینم بێت کە دەمی پێ هەڵهێنامەوە، بەڵام پێدەچوو هیچ ڕێگایەکی تریشم لەبەردەمدا نەمابێت جگە لەو ڕێگەیە. بۆیە وتم کارلا، من جوانترین کەمانچەی دنیات بۆ دروست دەکەم، باشترین کەمانچەیەک کە تا ئێستا دروست کرابێت. منە و ئامێرەت بۆ دروست دەکەم کە دەنگی لە دەنگی تۆ بچێت. ئەمە موت بەبێ ئەوەی بزانم کە بەم بەڵێنم هەم خۆم و هەم ئەویش بۆ هەتایە لە دەست ئەدەم. گەڕامەوە بۆ کریمۆنا و بێوچان دەستم بەکار کرد. دوو یادەوەری زیندوی کارلام لە یادمدا تۆمار کردبوو. یەکەمیان شێوەی جەستەی و دووەمیشیان دەنگی. بۆیە هەر لە سەرەتایی کارەکەمەوە بڕیاری ئەوەمدا کەمانچەیەک دروست بکەم لە هەموو کەمانچانە جیاوازتر بێت کە تا ئەو کاتە دروست کراون. ڕەمسپارد بۆ جونگەکان و ملی کەمانچەکە باشترین داری سنەوبەرم لە تیرۆلەوە بۆ بهێنن، هەروەها بۆ بەدەن و پارچەکانی ئەملاولاشی پتەوترین داری ئەفرامم لە بۆهیمیا هەڵبژارد. پاشەوڵ و تەقەلایەکی زۆری چەند مانگە کە پارچە جیاوازەکانم کۆ کردەوە، ڕۆنی واڕنیشکردنی سروشتیم لێدان. دوای تەواوبوونی کەمانچەکە ماوەیەکی ویست تا پڕکێشی ژەنینی بکەم، بەڵام دوجار بەیانیەکیان کە تەواو شپرزە بووم. بۆ یەکەم جار ژەنیم. دەنگەکەی ناساز بوو، بە هیچ کلۆجێک لە دەنگی کارلا نەئەچوو. لە داخاندا توندام بە ئەرزی ژوورەکەمدا. اینجا گفتێکم بەخۆمدا، گفتێک کە تا ئێستەش مایەی ئەفسوسمە. سوێند ئەخۆم تا کەمانچەیەکی وا دروست نەکەم کە دەنگی لە دەنگی ئەو، ڕەنگی لە ڕەنگی چاوی ئەو بچێت، واز لە کارکردن نەهێنم. کە لەبەردەم مێزی کارکردنەکەمدا وەستا بووم، لە پڕێکدا بیرم لەوە کردەوە
کە بۆچی ئەو کەمانچەی کە دروستی دەکەم لە کارلا نەچێت. من کە دەمویست دەنگی ئەو بخوڵقێنمەوە دەبوایە لە جەستەی ئەوەوە سروشم وەربگرتایە، دەبوایە کەمانچەیەکم دروست بکردایە وەک چاو و بسکەکانی ئەو ڕەش بێت. بیرم کەوتەوە کە لە شوێنێکی تەپ و تۆزاوی کتێبخانەکەدا چاوم بە نامیلکەیەک کەوتبوو کە بە دەستی ئەنتۆنیۆ سترادیڤاری خۆی نووسرا بوو. لەو نامیلکەیەدا ئەوەی ڕوون کردبووە کە چۆن ئەتوانیت کەمانچەیەک لە داری ئابەنووسی ساخت دروست بکەیت. هەر لەو نامیلکەیەدا ڕێوشوێنی چۆنێتی دروستکردنی ڕۆنی ڕەشی وارنیشکردنم دۆزیەوە. لەبەرەوەی کەەوە یەکەم جار بوو لەو بارەیەوە زانیاریم دەستکەوتە بوو، دوو ئەوەندە خۆشحاڵ بووم بە دڵێکی پڕ لە ئومێدەوە سەر لە نوێ گەڕامەوە سەر کارکردن. شێوەی داتاشینی بەدەنی کەمانچەکە و سندووقی دەنگەکەی کارێکی ئاسان نەبوو. ئابەنووس دارێکی زۆر قایمە و کارکردن لەسەری پێویستی بە توانە و وردبینیەکی زۆر هەیە. بێکەوە چەسپاندنی پارچەکانیش شتێکی ئاسان نەبوو. بەڵام سەرنجام دوای چەندەها سەعات کارکردنی پڕسەبر توانیم بە ئەنجام بگەم. ئینجا نۆرەی واڕنیشکردن هات کە ئەمیش پێویستی بە چەندەها هەفتەکاری تاقەت پڕووکێن بوو. پاش 2 مانگ کەمانچە ڕەشەکە تەواو بوو. دواتوێژی واڕنیشەکەش وشک بووبووە و نۆرەی تاقیکردنەوەی دەنگەکەی هاتبوو. ئەو شەوە دنیا کڕێوە بوو، ناوبەناویش هەورە بروسکە ئاسمانی ڕۆشن دەکردەوە. کەمانچەکەم گرتە دەست و لەسەر ڕووە سافەکەی پەنجەم جوڵان. بەم شێوەیە دارەکە هاتە دەنگ. نا، ئەمە کەمانچەیەکی ئاسایی نەبوو. کەوانەکە وەکو پەڕێکی ئارامگرتووی سەر ئاوێکی مەوجدار بەسەر ژیەکان دادەخزا. دەنگەکە گەشەی سند و بەرز بووەوە. وازم لە ژەنین هێنا، شاگەشکە بووم. لەبەرەوەی دەمزانی کە دوجار خەونەکانم هاتە دی. ئەو شەوە بە جۆرێک کەمانچەکەم ژەنی وەک ئەوەی هەرگیز کەمانچەم وانەژەنی بێت، وەک ئەوەی کارلام لە ئامێز گرت بێت. دوای چەند ڕۆژێک چوومەوە بۆ ڤینسیا. ئەو ڕۆژانە بە ڕۆژانی هەڵکشانی ئاو ناسرابوون و ئاوی ئەستێرکەکە هەڵدەکشا و هەندێ لە ڕێگا باریکەکان ئەکەوتنە ژێر ئاوەوە. من بێ ئەوەی بایەخ بەو دیمەنە غەمناکانە بدەم تا مەزرۆی ئەوە بووم دووبارە کارلا ببینمەوە و کەمانچەکەی پێشکەش بکەم. ئەدوت کۆشکەکەی فێرۆنزی خەریکە لە ئاوی ڕووبارەکەدا نقم دەبێت، لەبەرەوەی شوێنی لەنگەرگرتنەکەش بە تەواوی نقمی ئاو ببوو. بەلەمەکەم بە شیشەکانی پەنجەرەکەوە بەستەوە. شەپۆلەکان کە لەگەڵ خۆیاندا قەوزەی سەوزیان هەڵگرت بوو، خۆیان بە پێپلکانەکاندا دەکێشا. کەمانچەکەم گرتە دەست و لەسەر ڕووە سافەکەی پەنجەم جوڵان. سەیر لەوەدا بوو لە بری خزمەتکارەکە کۆنت فێرنزی خۆی دەرگاکەی لێکردمەوە کە سەروسیمایم بینی ڕاچەنیم. ڕوومەتەکانی بە قۆڵا چوو بوون، چاوەکانی کەس ببوون و ڕەنگ لە ڕوخساریدا نەما بوو. تەواو پیر ببوو. باڵاشی ئەدوود لە ژێر باری خەمێکی کوشندەدا چەما بووە. ئای ئیراسمۆس، خۆشحاڵم ببینینتان. بەڵکو تۆش بتوانی دیارمەتیەکمان بدەیت. بۆ هیچ ڕوویداوە؟ خۆ ئێوە نەخۆش نین. دەسڕێکی لە گیرفانی دەرهێنا و ئارەقەی ناوچەوانی پێسڕی. نا، من باشم. اینجا لەسەر خۆوتی کارلا چیەتی؟ ئاخ، خۆزگە دەمزانی چیەتی. نەخۆشە، 10 ڕۆژە لە جێدا کەوتووە. ببوورە ئەتوانم بیبینم؟ بەبێ ئەوەی چاوەڕێی وەڵامی ئەو بکەم خۆم کرد بە ژووردا و بەرەو پلیکانەکان ڕام کرد. کە دەرگاکەم کردەوە
سەیرم کرد بە ئارامی لەناو پێخەفەکەیدا کەوتووە و ڕەنگ لە ڕوویدا نەماوە و ئازاربارە. دیار بوو زۆر نەخۆشە. لێ نزیک بوومەوە تا باشتر بیبینم. بە هێواشی وتم: کارلا، چیتە؟ بە ئارامی ڕووی بەلای مندا وەرگێڕا و بە حاڵەتی چاوەکانیدا زانیم کە بەدەست ئازارێکی سەختەوە گینگڵ دەدات. تەماشاکە، ئەو کەمانچەیەم بۆ هێناویت کە گفتم پێدایت. گوێ بگرە و بزانە چ دەنگێکی سەرسوڕهێنەری هەیە. بەڵام هەر ئەوەندەی پەنجەم لە ژێکانیەوەدا، کارلا هەراسان بوو، چاوی زەق بوو، توند قۆڵی گرتم. پێدەچوو بێوێ بە چاوی پڕ لە پاڕانەوەوە تکام لێ بکات کە لە ژەنین بۆستم. کۆنت بەدەم هاتنە ژوورەوە وتی: شتێکی ترسناکە، کچەکەم تایەکی بەرزی هەیە و دکتۆرەکانیش نازانن هۆکەی چییە. ئەم کچە نازدارم هەفتەیەک زیاترە لە بینی ژیان و مەرگدا گینگڵ ئەدات. تەماشایەکی کارلام کرد. لەسەر سیسەمەکەی خەوتە بوو، ڕوخساری ئاوێنەی خەم و کەسەر بوو. فێرنزی وتی: لە هەمووشی ناخۆشترەوەیە هەر لە یەکەم شەوی نەخۆشیەکەیەوە بە تەواوی دەنگیشی لەدەستداوە. هەستم کرد ئەو زەویەش کە لەسەری ڕاوەستاوم ئەلەرێتەوە و منیش بۆ ئەوەی هاوسەنگی خۆم ڕابگرم دەستم بە قەراغی سیسەمەکەوە گرت. فێرنزی پرسی: چییە؟ وتم: هیچ نییە، هەرەوەیە هەست بە ماندوێتی دەکەم. کاتێ سێری کارلام کرد، بینیم دەگریا. بەشی سێم. بۆ ماوەیەک هەردووکیان بێدەنگ بوون. پاشان یۆهانس کە لە قەراغی پەرداخەکەوە سەیری ئیراسمۆسی دەکرد، پێکێک گراپای هەڵدا و ئینجا دەستیان بە شەترەنج کردەوە. ئیتر نەتبینیەوە؟ هەرگیز. ئەی لەبەر ئەو ڤینسیات هەڵبژارد تا تیایدا بژیت؟ بەڵێ، گەرچی ڕاستەوخۆ بۆ ئێرە نەهاتم، هەر وەکو وتم ماوەیەک لە سەفەردا بووم. دوایەوەی کریمۆنام جێهێشت چووم بۆ پاریس. دەمویست ئیش بکەم، بەڵام بە زۆری هەوڵم ئەدا ئەو شتانم لە بیر بچێتەوە کە ڕوویان داوە. کاتێکیش بۆم دەرکەوت کە هەرگیز ناتوانم ئەوم لە بیر بچێتەوە. بڕیارمدا بگەڕێمەوە بۆ ڤینسیا، بەڵام تازە درەنگ بوو. بۆ هەموو شتەکان درەنگ بوو. کارلا مردبوو. وردە وردە دەنگی کەس بوو. یۆهان زانی کە ئیتر ئەو پیرەمێردە هەموو شتەکانی خۆی گوتووە. ئەو شەوە بۆ یەکەمین جار ئیراسمۆس یاری شەترەنجەکەی دۆڕاند و هەر یەکەمین جاریشی بوو باسی خۆی بکات. ئەوە یەکەم جار بوو ئەو بەسەرهاتەی خۆی بۆ کەسێک بگێڕێتەوە. ڕاستەوخۆ پاش یاریەکە ئیراسمۆس وتی: ئەزانی دەم تەختەی شەترەنجە تەختەیەکی سیحریە؟ یۆهان سەری ڕاوەشاند: تۆ هەرگیز لەسەرم تەختەی شەترەنجە نادۆڕیت، تەنها و کاتە نەبێت کە نهێنیەکەیە درکێنیت. لەگەڵ ئەم قسەیەدا پیرەمێردەکە وردە وردە شەکەت بوو. وتی: هانێ بگرە، لەمە دووە ئەم تەختەیە ماڵی تۆیە. زستان هات. ئەو دوو پیاوە چیتر دەربارەی کارلا نەدوان. شەوێک لە شەوانی دیسەمبەر ئیراسمۆس تووشی نەخۆشیەکی سەیر بوو. تای لێ هات. کەوڕێنەیە کرد، هەر ناوی ئەوی لەسەردەم بوو: کارلا، کارلا، بەڵێ کارلا. یۆهانس لە تەنیشت پێخەفەکەی ئیراسمۆسەوە دانیشت و چاوی تێبڕی. دڵی بە هاوڕێ ئەزیزەکەی دەسووتە. بۆ ڕۆژی دوایی ئیراسمۆس زمانی شکا.
بۆ بەیانی ڕۆژیەکی جەنیوەری ساڵی 1798 ئیراسمۆس لە خەودا بە ئارامی ماڵاوایی لە ژیان کرد. دەستێک لە سترانبێژانی مناڵ لە ڕێوڕەسمی بە خاکسپاردنەکەیدا سرودێکیان وت. یەکێک لە کوڕە مناڵەکان دەنگێکی ئاسمانی پێوە بوو، دەنگێک کە مەگەر باشترین کەمانچەکانی مامۆستا هاوتای بوو بێت. بەم جۆرە بە مەرجی ئیراسمۆس کە میراتگری شایستەی ئانتۆنیۆ سترادیڤاری بوو، بنەماڵەی کەمانچە سازە گەورەکانیش بۆ هەمیشە نەمان. پاش ڕێوڕەسمێک کە لە سان زەکەریا ئەنجام درا، تابوتەکە خرا ناو بەلەمێکی ڕەشەوە بەهێمنی و بە درێژایی ئەستێرکەکە بەرەو گۆڕستانی سان میشێل کەوتە جوڵە. ئەو ڕۆژە لە ڤینسیا باران دەباری، بارانێکی بەردەوام و جوان. تاقە دەنگیش کە دەهاتە گوێ دەنگی بارانەکە بوو کە بەسەر ڕووبارەکەدا دەباری و هەروەها دەنگی وردە شەپۆلی ئاو کە بەر قەراغی بەلەمەکانە کەوت و گڤەی با کە ئەیدا لە تاشە بەردەکان. تازێبارەکان گەیشتنە ناو گۆڕستانەکە. یۆهانس تابوتەکەی بینی کە خستیانە ناو گۆڕەکەوە، چنگی کرد بە گڵڕەشەکەدا و بەسەر گۆڕەکەدا پەرشی کردەوە. اینجا نیشانەی خاچێکی کرد و یەکسەر ڕووی وەرگێڕا. یۆهانس گەڕایەوە بۆ ماڵەکەی ئیراسمۆس. بە کونج و قوشبنەکانی ماڵەکەدا گەڕا و چاوی بە سەروەت و سامانەکەمەکەی پیرەمێردەکەدا خشان. تاو ناتاوێک دەوەستا و شتێکی هەڵدەگرت و تا ماوەیەک لە ناو دەستیدا دەمایەوە. بەرامبەر تەختەی شەترەنجەکە دانیشت، بەدڵێکی پڕ لە خەم و پەژارەوە بۆ ماوەیەک چاوی بڕیە داشەکانی شەترەنجەکە. پاشان ئاخێکی هەڵکێشا و هەمووی بەسەر ئەرزەکەدا بڵاو کردەوە. لەو ساتەدا ئاوازێکی سەیر و سەمەرەی هاتە گوێ. ئەدوێت دەنگەکە لە قوشبنێکی تاریکی گەلەریەکەوە دێت. مۆمێکی داگیرساند بۆ گەڕان. بە دوای سەرچاوەی دەنگەکەدا چووە ناوەوە. دەنگەکە لە کەمانچە ڕەشەکەوە دەهات. یۆهانس بە شوێنەیی کەمانچەکەی لە مێخەکەی کردەوە. ئینجا چاوی نوقاند و دەستی بە ژەنین کرد. لە یەکەمین نۆتەدا سەراپای جەستەی کەوتە لەرزین. ئیدی دڵنیا بوو لەوەی کە کەمانچەکە بە جۆرێک نەفرەتاوی بووە، گەربێت و هەر کەسێک بیژەنێت دووچاری بەدبەختی دەبێت. بەڵام بەبێ گوێدانە هەموو ئەمانە دووبارە کەمانچەکەی ژەنیەوە و پاشان بە تووڕەییەوە کێشای بە ئەرزەکەدا. کەمانچەکە کە بەر ئەرزەکە کەوت شکاو. دەنگێکی سەیری لێوە هات کە لە دەنگی ئافرەتێک دەچوو ئازاری زۆر بێت. یۆهانس چنگ لەسەر شان ڕای کردە دەرەوە. پاش چەند ڕۆژێک یۆهانس لەگەڵ سەربازە فەڕەنسیەکاندا ڤینسیای جێهێشت و گەڕایەوە بۆ پاریس. ئەو چیتر نەگەڕایەوە بۆ ئیتاڵیا. 31 ساڵی خایاند تا ئەو توانی لە دەنگێک، لە خەونێک و هەروەها لە بەسەرهاتی کەمانچە ڕەشەکە خۆی قوتار بکات. بە درێژایی ئەو ساڵانەش کەمانچەی نەژەنی. ڕۆژێکیان کە دوانۆتەکانی دەقی ئۆپێراکەی دادەنا، هەستی کرد هەموو ماندوێتیەکانی بەفیڕۆ دەچێت، چونکە کەسێک نەبوو بتوانێ وەک کارلا فێرنزی بیچڕێت. بەم شێوەیە ئەو دەستنووسەی کە بە درێژایی چەندەها ساڵ خەریکی نووسینی بوو، فڕێیدایە ناو ئاگرێکەوە. چاوی بڕیە کاغەزە ڕەش و لول خواردوەکان کە گڕی ئاگرەکە قوتی ئەدان. ئەمە بەری تەمەنێک هەوڵدان و تەقەلا بوو کە چارەنووسیان فەوتان بوو. بەخۆی وت بەم جۆرە کارەکە کۆتایی هات. پاشان ئەگەر چی شەکەت بوو، بەڵام بەدڵێکی ئاسوودەوە لەسەر سیسەمەکە ڕاکشا. لە هەموو تەمەنیدا ئەمە یەکەم جار بوو هەست بە ئارامی ڕۆحی بکات. ئیدی بەم جۆرە و
پاش ماوەیەکی زۆر ئۆپێرا نمونەیەکەی خۆی تەواو کرد. ئەو شەوە کە لە گەرمەی خەودا بوو ماڵاوایی لە ژیان کرد و بەو پەڕی ئارامیەوە لە دونیای خەونەکانیەوە بەرەو ئەو دنیا چوو. هەرگیز کەسیش نەیزانی کە ئەو یەکێک بوو لە بلیمەتەکان.